دوستان ئێوارەتان باش و بەخێر بن بۆ دیداری ئەمڕۆ کە تەرخان کراوە بۆ گرفتی وشکە ساڵی و کێشەی ئاو لە هەرێمی کوردستان و عێراق کە تا دێ زیاتر دەبێتە کێشەیەکی سیاسیش بۆ مەبەستەش بە خۆشحاڵی و میوەنداری دۆستێکی ئازیزمان کردو ئەمڕۆ جەنابی کاک سەرمەد شێخ لەتیف کە ئەمڕۆ گەوریان کردوین و لەگەڵ دایکی بەڕێزیان خاتوو شنۆخان شێخ لەتیفی شێخ مەحموودی حەفید لە سلێمانی ئەمڕۆ تەشریفیان هێناوە زۆر بەخێر بێن تامان خاتوو شنۆ بکات لە کابینەی چواردا وەزیری کاروباری کۆمەڵایەتی بووە زۆر بەخێر بێن و خۆشحاڵین بە ئامادەبوونتان دیارە باسەکەی کاک سەرمەد بەگشتی لەسەر دوو تەوەری سەرەکی دەبێت یەکەمیان بەڕێوەبردننی سیاسەتی ئاوە اینجا کاک سەرمەد بۆمان باز دەکات کە ڕێگم بەس لەوە چییە دووەمیان چەمکی ئاسایشی ئاوە کە طبعاً تازەیە لە مناقەشاتی ئاکادمی و ئێمە لەوەدا گوێگر دەبین کە چۆنە لە هەرێمی کوردستان اینجا هەر لە باسەکەدا کاک سەرمەد باسی کێشەی ئاو لە نێوان هەندێک وڵاتیش دەکا وەکو مصر و ئەسیۆپیا و شوێنی تر بە نمونە دێنێتەوە کە چۆن کێشەکانیان عیلاج کردووە یان بۆتە کێشەی زۆر گەورەتر من هەرچەند شتێکی لەبارەی کاک سەرمەدەوە بڵم کە یەک مامۆستای زانکۆیە لە کۆلێژی ئەندازیاری زانکۆی کۆمار بۆ زانست و تەکنۆلۆژیا لە سلێمانی لە زانکۆی وزەی نیشتیمانی لە مالێزیا و لە زانکۆی ئەمریکی لە عێراق دەرسی وتۆتەوە نزیکەی 50 توێژینەوەی زانستی لە گۆڤارە زانستیە نێودەوڵەتیەکاندا هەیە و هەروە سەرنووسەر بووە یان سەرنووسەر لە دوو گۆڤاری زانستی جیهانی Discover Sustainability و Global Water Policy ئێمە عادەتەن 20 دقە دەدەین بە هەر قسەکەرێک عادەتەن دوو قسەکەرمان هەیە بەڵام ئەم جارە چونکە کاک سەرمەد بە تەنیا و بابەتەکە گرنگە ڕێککەوتین 40 دقە بدەین بەس کاک سەرمەد 1 ساعتی بۆیە لەسەر 45 ڕاوەستاین 45 دقە کاتەکە دەدەین دوایی دەرگا دەکەینەوە و پرسیار و وەڵام لێش ئیتر چەندی پێویست بێ هەمانە کاک سەرمەد فەرموو دەستان خۆش بێت پێشێکی خۆم بە خۆشحاڵ دەزانم ئەمڕۆ لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەنگ باشە ئێستا بڵێ خۆم بە خۆشحاڵ دەزانم ئەمڕۆ لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست تیشکە خەینە سەر بابەتێکی یەکجار گرنگ و کاریگەر بابەتی ڕۆژ لەژێر ناونیشانی بەڕێوەبردن و سیاسەتی ئاو لە هەرێمی کوردستان و عێراق و تیشکە خەینە سەر ئاڵنگاری و هەنگاوی پێویست و دروست و چارەسەر بۆ ئەو مەترسیانەی کە ڕوبەڕووبانە بێتەوە طبعاً کە سێری ناونیشانی ئەنستیتۆی توێژینەوە و گەشەپێدانم کرد لەژێر ناونیشانەکە نووسرا بوو سەرنجی ڕاکێشان نووسرا بوو پردێک لە نێوان زانست سیاست خەڵک لەم ڕۆژدا لە ئێستادا پرسی ئاو پرسێکی تەواو زانستیە تەواو سیاسیە و کاریگەریەکی زۆری بەسەر ژیانی گشتاکەکانی کۆمەڵگەوە نەک تەنها لە وڵاتی ئێمە بەڵکو لە هەموو جیهاندا هەیە هەمومان نەزانین تەڵان پێشەوەی کە من باسی بابەتەکە بکەم پێم خۆشە بۆی بەڕێزی ڕوون بکەمەوە کە من بابەتەکەم دابەش کردو بۆ چەند تەوەرێک لە تەوەری یەکەمە بەگشتی باسی چەمکی ئاسایشی ئاوەکەین وەک چەمکێکی تاڕادەیەک نوێ لە کایی سیاسی و ڕۆشنبیری و ڕاگەاندن لە هەرێمی کوردستان و دواتر باسی پرسی ئاوەکەین وەک پرسێکی جیهانی جیاواز لە پرسێکی لۆکاڵی و هەرێمی و چەند نمونەیەک سێ چوار نمونەیە گەێنینەوە لەسەر ئەو دەوڵەتانەی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و باشوور ئەمریکا کە کاتێک دوو دەوڵەت لە هاوبەشیان هەیە لە ڕووبارێکدا کاتێک کە تووشەی کێشا بن لە هەماهەنگی بەڕێوەبردننی ئەو ڕووبارەیە چۆن کێشەکانیان چارەسەرەکەن و ئەگەر نەگەن بەڕێکەوتن کۆتاڕێگە چۆن هانابن بۆ دادگای دادی نێودەوڵەتی و کێشەکانیان چارەسەر بێ بەڵام لە وڵاتی ئێمە و لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە بەگشتی ئەمە بەدی ناکرێت بۆ مەترسیەکان چەند هێندەیە دواتریش دێنە سەر بارودۆخی ئاسایشی ئاو لە عێراق بەگشتی و هەندێک داتای نوێ ئەخەینە ڕوو دواتریش فۆکەسە خەینە سەر ئاسایشی ئاو لە هەردوو وڵاتی تورکیا و ئێران بە حکمیەوەی هەردوو وڵات سەرچاوەن هەم بۆ عێراق هەم بۆ هەرێمی کوردستانی ئێمە بە تاکید بۆ ئێمە هەرێمی کوردستان ئێران زیاتر کاریگەری هەیە
دوای ئەوەش تیشکە خەینە سەر بارودۆخی ئاسایشی ئاو لە هەرێمی کوردستانی خۆمان پاشان فۆکەسە خەینە سەر سیاسەتی ئاو ئەو کێشانەی کە هەمانە و ئەو هەنگاوانەی کە پێویستە بگیرێتە بەر بۆ داڕشتنەوەی سیاسەتێکی نوێ بۆ ئاسایشی ئاو و سیاسەتی ئاو بە جۆرێکە بتوانین لە ئاستی ئەو مەترسیانەیە بێ کە بەهۆی کاریگەری گۆڕانی کەشوهەواوە توشمان بووە. طبعا سەرەتا هەمومان نەزانین کە ئاو گرنگترین سەرچاوەی سروشتی ژیانە و بە کلیدی پێکهێنەری گشت سەرچاوەکانی تردا ئەندرێت. ئاڵۆزی ئاو لەوەدایە کە لە جیهاندا بە شێوەیەکی نایەکسان دابەش بووە، هەر وەک بڵی بارانبارینیش لە جیهاندا بە شێوازێکی نایەکسان دابەش بووە. هەندێک ناوچەمان هەیە دەوڵەمەندە، هەندێک ناوچەیە هەژارە. لەم چوارچێوەیەشدا ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا ئەو دوو ناوچێن کە هەژارن بە بڕی ئاو مقارنەتەن بە وڵاتانی تر بۆیە زۆرترین کێشە و زۆرترین فۆکەس لەسەر ئەو دوو ناوچەی لە توێژی نەوەزانستیەکانە پێوەست بە سیاسەت و ئاسایشی ئاو لە جیهاندا. ئێمە ژۆکو هەرێمی کوردستان بێگومان بەشێکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەمومان ئاگادارین کە بابەتی کاریگەری گۆڕانی کەشوهەوا و وشکە ساڵی بابەتێکی زۆر زۆر حساسە لە ئێستاە، تووشی کێشی زۆر گەورەی کردوینەتەوە، بۆیە پێویستە هەمووەکو حکوومەت هەمووەکو تاک هەست بە بەرپرسیارەتی بکەین و هەموو توانا و سەرچاوەی دارایی و توانستی زانستی بخەینە گەڵ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو مەترسیانەی کە ڕوبەڕوومان بۆتەوە، چونکە ئەگەر بێت و ئاسایشی ئاومان بکەوێتە مەترسیەوە دواتر ئەو مەترسیە هەنگاوانێ بۆ ناسەقامگیری سیاسی، ناسەقامگیری ئابووری، هەروەها ناسەقامگیری کۆمەڵایەتی. طبعاً ئاسایشی ئاو وەکو پێناسە واتە دەستڕاگەیشتنێکی بەردەوام بە بڵێ ئاوی پێویست و تەندروست، واتە هەم لە ڕووی بڕەوە لە ڕووی ڕێژەوە هەم لە ڕووی کوالیتیەوە بۆ پێویستی مرۆیی و پێویستی ژینگەیی. طبعاً کەڵێن بۆ پێویستی مرۆیی لەسەروی هەموویە بۆ ئاوی خواردنەوە کە پەیوەندی ڕاستەو خۆی بەسەر تەندروستی هەمومانەوە هەیە. دواتر پێویستەکانی تر وەکو بەرهەمهێنانی بەربوومە کشتتوقاڵەکان، کەرتی پیشەسازی، هەروەها کەرتی گەشتیاری و کەرتەکانی تر، پێویستیە ژینگەیەکانیش بە تەکید بۆ دارستانەکان و بۆ ناوچە شاخاوەکان بۆ ڕاگررتنی باڵانسی سروشت بۆ پاراستنی هەمەجۆری ئاژەڵ و باڵندەش و بە شێوەیەکی گشتی باڵانسی ئیکۆسیستم. ئێمە کە باسی تەمان کە باسی ئاسایشی ئاوەکەین واتە کە ئەڵێن ئاسایشی ئاو زامنکەین واتە زامنکردنی بڵێ ئاوی پێویست بۆ بارودۆخی ئێستامان بەبێ ئەوەی سازشکەین لەسەر بڵێ ئاوی پێویست بۆ نەوەی داهاتوو کە بەداخەوە یعنی نەک هەر لە هەرێمی کوردستانی ئێمە بە شێوەیەکی گشتی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەتوانراوە سیستمێکی مستەداممان هەبێ کە بتوانین ئاسایشی ئاوی ئایندەمان زامنکەین بۆ نەوەکانی داهاتوو، بەڵکو هەموو هەوڵەکانمان بۆیە کە بارودۆخی ئێستامان چارەسەرکەین. بۆیە بە پێناسەیەکی تر کاتێک پێشگیری ئاسایش ئەخەینە پێش هەر ناوێک بۆ نمونێ مەڵین ئاسایشی ئاو، ئاسایشی خۆراک، ئاسایشی نیشتیمانی، ئاسایشی نەتەوەیی، ئەو وشەیە کە دوای پێشگیری ئاسایش دێت ئەگەر بێت و مەترسی بچێتە سەر پێویستە لایەنی پەیوەندیدار هەنگاوی جددی و خێرا و کاریگەر بگرێتە بەر و هەموو سەرچاوەکانی بخاتە گەڕ بۆ ڕوبەڕووبوونەوەی، چونکە کاریگەریەکانی زۆر مەترسیدارە بێت. واتە بە مانایەکی تر ئاسایشی ئاو واتە بەڕێوەبردنی گشت ئەو مەترسیانەی پەیوەستە بە ئاوەوە، بۆ نمونە وشکە ساڵی، بۆ نمونە لافاو کە بەداخۆ ئێمە لە هەرێمی کوردستان تووشی هەردوو بارودۆخەکە بووینەتەوە، هەندێک ساڵ بۆی وشکە ساڵیەوە ئەناڵێنین، هەندێک ساڵ لافاوێکی زۆر دێت لە شارەکانی وەکو هەولێر و سلێمانی و کارەساتی تراژیدیش ڕوو ئەدات بێتە هۆی گیان لە دەستدان و تێکچوونی چەندین خان و ناوچە. هەروەها بۆ ڕوبەڕووبوونەوەی پیسبوون کە لە ئێستاوە بەشێکی زۆر لە سەرچاوە ئاویەکانمان پیس بوون، ئەمەش کاریگەری ڕاستەوخۆی لەسەر تەندروستی گشتی هەیە بۆتە هۆی بڵاوبوونەوەی دەیان نەخۆشی کوشندە و ڤایرۆس لە کۆمەڵگادا و دواتریش سیستمی تەندروستیش زۆر زۆر قورس و ئەستەمێ بەبووی کە کۆنتڕۆلی بکات و هەروەها کۆتا خاڵ بریتیە لە ڕوبەڕووبوونەوەی مەترسی پێکدادان. طبعاً کاڵین پێکدادان لە ڕووی ئاوەوە دوو جۆر پێکدادانمان هەیە، پێکدادانی نێوخۆیی کە لە نێوان جوتیارانیان دوو کۆمەڵ گروپی جوتیارە لە ناوچەیەکە لە گوندێکا ڕوئەدا بۆەوەی کە هەر لایەک و ئەوێت ئەو سەرچاوە ئاویەی لەوێدایە بەکاری بێنە بۆ بەربوومە کشتتوقاڵەکانی خۆی، لەم کاتەیە حکومە دەبێت هەنگاوی کاریگەر و
خێرا بگرێتە بەر بۆ کۆنتڕۆڵکردنی و پەرەنەسەندنی ئەو ناکۆکیە و پێکدادانی دەرەکیشمان هەیە کە ئەمە زۆر بە ئەستەم ڕوادات یعنی هەمومان ئاگادار بووین پێرات ساڵی 2023 ڕووباری هیلمەند هەیە کە سەرچاوەکەی لە ئەفغانستانە وڵاتی ئەفغانستان ئاوبڕی ئاوەکەی کەم کردەوە و گرتەوە لە ئێران ئەو بوو هێز جوڵێنرا لەلایەن هەردوولاوە بەڵام دواتر کۆنتڕۆڵ کرا و نەهێنرا ناکۆکیەکە پەرەپسەنێت بە شێوەیەکی گشتی ئێمە ئەتوانین باس لەوە بکەین کە لە ئێستایە پرسی ئاو پرسێکی تەواو گلۆباڵیە پرسێکی تەواو جیهانیە لەوە دەرچووە کە لە سەدەی پێشووە پرسێکی نێوخۆیی و هەرێمی بوو هەندێک ناوچە تەنها کێشەی هەبوو بۆیە لە ئێستایە تەنانەت دەگەر بینە سەر ئاستی ئەکادیمیا پێشتر لە زانکۆکانە کە ئەو کۆرسانەی پەیوەست بوو بە ئاو ژینگەوە ئەوترایەوە زیاتر لە کۆلێژی زانستی و لە کۆلێژی ئەندازیاری ئاوترایەوە من خۆم ساڵانی پێشوو ئەندازیاری سەرچاوە ئاوێکان و ژینگەم لە ناو بەشی دیپارتمنتی ئەندازیاری ئاوتەوە بەڵام ئێستا جیاوازە ئێستا دیدگایەکی تر دروست بووە کە کۆرسی ئاسایشی ئاو لە بەشی زانستە کۆمەڵایەتەکان ئەوترێتەوە لە بەشی کۆلێژی یاسا ئەوترێتەوە و یاساکانی ئاو لە کۆلێژی سیاسە دەوترێتەوە و سیاسەتی ئاو تەنانەت من حالیە نیسە لە زانکۆ کۆرسی ئاسایشی ئاوەڵێمەوە هەموو دیپارتمنتەکان ئیجبار کراوان کە وەریگرن خوێندکارمەی لە بەشی پزیشکی خوێندکارمەی لە بەشی زمان خوێندکارمەی لە بەشی دارەقتصاد لە بەشی سیاست لە بەشی پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە هەموو بەشەکان بۆ چونکە پرسی ئاو لەوە دەرچووە حکوومەتەکان بتوانن کۆنتڕۆڵی بکەن لە ئێستایە ئەگەر بە هاوکاری تاک نەبێ ئەگەر تاکی کۆمەڵگە هەست بە بەرپرسیارەتی نەکا حکوومەت بە هیچ جۆرێ ئەگەر پێشکەوتووترین تەکنۆلۆژیای هەبێ ناتوانێت کۆنتڕۆڵی ئاسایشی ئاو بکە ڕوبەڕووی مەترسی گۆڕانی کەشوها ببێتەوە من لێرە چەند نمونەیەک بۆ ئێوە بەڕێز باسەکەم کە لەوانەیە ئێمە هەمومان تەسەوڕێکمان بۆ دروست بوو بێ کە تەنها ئێمە وەکو هەرێمی کوردستان یان عێراق یان وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاست و ئەفریقا کە لە ڕووی سەرچاوی تەکنۆلۆژی و ئیدارەدانەوە وەکو وڵاتانی ئەوروپا و ئەمریکا پێشکەوتونین وە بزانین تەنها ئێمە ڕوبەڕووی کێشەی وشکە ساڵی و گۆڕانی کەشوهەوا و کەم ئاوی بووینێتەوە بەڵام وانە لە ئێستایە بابەتەکە زۆر لەوە گەورەترێکە هەموو جیهان ڕوبەڕووی ئەم مەترسیە بۆتەوە چەند داتایەکی کورتان بۆ باسەکەم لە وڵاتی ئیتاڵیا شاری ئەگریجەنتۆ هەیە حالیان کە ئێمە لەم شوێنەیە دانیشتین و ئەم بابەتە باسەکەین لەو شارە بە 2 هەفتە جارێک حکومەت ئاو ئەدا بە هاوڵاتیان وەکو ئێمە یا وەکو بارودۆخی پێشووتری ئێمە ئاو لە تانکیا خەز نەکەن و دەستی پێواگرن و جاری وای ئاوەکە بەشیان ناکە پێشەوەی سەرایان بێتەوە بۆ مای 2 هەفتەکە بۆیە ئاو بە تانکی ئەکڕن ئەمە لەکوێ لە وڵاتی ئیتاڵیا کە یەکێک لە وڵاتە ئەوروپیەکان هۆکارەکە شێگەڕێتەوە بۆی کە سیستمی پایپ کە ئاوی لێدا بەشەکەن لە سەرچاوەوە بۆ ناو شارەکان ئەو سیستەمە تووشی لێچوون بووە و حکومەت نەیتوانیوە کە شوێنی لێچوونەکان دیاریکە حالیان دراسەیەکەن بۆی چارەسەری بکەن وڵاتێکی وەکو ئەڵمانیا ئەم ساڵ مانگی سێ بە وشکترین مانگی سێ لە هەموو مێژووی ئەڵمانیا دەستنیشانکرا تەنانەت لە شاری کۆڵن ڕووباری ڕاین بەرزیەکەی دابەزی بۆ نیوە بە بەراورد بە ساڵی پار ئەمە لە وڵاتی ئەڵمانیا لە وڵاتی ئیسپانیا لە بەشێک لە ناوچەکان نەک لە هەموو ئیسپانیا بەشێک لە مەزبەحەکان لە سوینگ پوڵ داخراوە چونکە حکومەت ناتوانێت ئاوی بۆ دابینکە تەنانەت شوێنە گەشتیارەکان سەر بەحرەکان کە گەشتیار ڕووی تێکاوە سەرچاوەیەکی گرنگی ئابووری ئەو وڵاتەیە ئەو دووشانەی کە دانراوە دوای گەشتیار مەلاکات و کاتی خۆی بەسەرەبا بەشێک لەو دووشانەش ئاوی بۆ دابین ناکرێت ئەمە لەکوێ لە وڵاتی ئیسپانیا وڵاتی ئینگلتەرا کە دەوڵەمەندە ئەم ساڵ حکومەتی ئینگلتەرا بە فەرمی ڕایگەیاند کە کێشەی کەم ئاوی لە ئینگلتەرا کێشەیەکی جددیە ئەمە وڵاتی ئینگلتەرا وڵاتی قوبرس لە ئێستایە خەزانەکانی وڵاتی قوبرس تەنها لە سایە 15 ئاوی تایە لە سایە 85 بەتاڵە ئەمە ژوای کردووە بۆ دابینکردنی ئاوی خواردنەوە بۆ هاوڵاتیانی قوبرس حکومەت پشت ئەبەستێ بە پرۆسەی دیساڵینیشن واتە تەحویلکردنی ئاوی سوێر بۆ ئاوی سازگار کە هەمووتان نەزانن پرۆسەیەکی ئاڵۆزە تێچوویەکی زۆری هەیە و حکومەت مەجبور بۆی کە بەشێکی زۆر لەو بودجەی لە بەردەستایەتی تەرخانیکا بۆ ئاوی خواردنەوە لە ستیتی کالیفۆرنیا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەم ساڵ هەر ئەم مانگە سایتی ئەسۆشیێتد پرێس هی ئەمریکا باسی لەوە کرد کە سیستمی ئاوی کالیفۆرنیا سیستمێکی ناتەندروستە توانای ڕوبەڕووبوونەوەی لافاوی نییە
توانای ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی نییە و کالیفۆرنیا شوێنی پێویستی نییە بۆ خەزینکردنی ئاو بۆ کاتی وشکە ساڵی و ڕوبەڕووبوونەوەی کێشەی کەم ئاوی بۆیە داتاکان زۆر مەترسیدارن تەنانەت پێشبینیەکانیش مەترسیدارن هەمووتان دەزانن کە جۆرناڵی نیچەر متمانە پێکراوترین جۆرناڵی زانستی لە ڕووی توێژینەوەی زانستی و لە جیهاندا توێژینەوەیان ئەنجامدا و بڵایان کردوتەوە پێشبینیان کردو تا ساڵی 2050 تا 25 ساڵی ئایندە لە 160 هەموو هاوڵاتیانی گۆی زەوی تووشی کێشەی کەم ئاوێ بنەوە تەنانەت باز دەواکەڵێ ئەو وڵاتانەی کە سیستمی تەکنۆلۆژیای زۆر مۆدێرن بەکارهێنن بەلایانی کەمەوە مانگێک لە ساڵەکە تووشی کێشەی کەم ئاوێ بنەوە هەر توێژینەوەیەکی تر کە لە جۆرناڵی AGU بڵاو کراوەتەوە باز دەواکە ئەگەر بارودۆخی گۆڕانی کەش و هەوا بەم جۆرە بەردەوام بێ و چالاکی مرۆڤ و معمەلەکان کۆنتڕۆڵ نەکرێنەوە بە شێوەیەکی جیهانی ئەوە تا ساڵی 2050 لە 180 هەموو زەوی کشتتوکاڵی جیهان لە ناوەچێت و بە بیابانە بێت ئەمەش مەترسێکی زۆر گەورەیە لەسەر ئاسایشی خۆراک و دابینکردنی خۆراک و پێویست بۆ دانیشتوان چونکە هەمومان نەزانین بە بەردەوامی ڕێژەی دانیشتوان لە جیهاندا بەس دەبێتەوە بڕی ئاویش کەمە بێتەوە واتە خواستی ئاوزیاکە خودی ئاوەکەش کەمە بێتەوە ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە مەترسیەکان چەند هێندە بێت طبعا من لێرە مەبەستمە تیشی بخەمە سەر چەند کێشەیەکی جیهانی کە لە نێوان وڵاتانی ئەمریکا و باشووری ئەمریکا و هەندێک وڵاتی ئەوروپیا ڕوویاوە مەبەستێکیشم هەیە لەم نمونانە سێ چوار نمونە باسێکین مەبەستێکم هەیە طبعا مەبەستەکە ئەوەیە کە ئێمە وەکو هەرێمی کوردستان ئێمە زیاتر فۆکسمانە سەر هەرێمی کوردستانی خۆمانە وەکو هەرێمی کوردستان سەرچاوە ئاوەکانمان لە دوو بەش پێک هاتوون بەشێکیان لە دەرەوەی خۆمانەوە سەرچاواگرێ تورکیا و ئێران بەشێک لە ناوخۆوە ئەو بەشەی کە لە دەرەوەیە طبعا زۆرینەیە هەردوو وڵاتی تورکیا و ئێرانیش هەم وەکو ئاو لە هەموو جیهانە ئێستا وەکو کارتێکی فشاری سیاسی بەکارێت لەلایەن وڵاتانی سەرچاوەوە لە هەمان کاتە ئەو دوو وڵاتەش عوزری زانستیان هەیە کە تووشی کێشەی کەم ئاوی بوونەتەوە و ڕێ بە خۆیان دەدەن کە بەو شێوازەیە کە ئەیانەوێت کۆنتڕۆڵیان بەسەر سەرچاوە ئاویەکانە هەبێ و هەمووشتان دەزانن ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وڵاتان بە شێوەیەکی گشتی سروشتی سیاسەت لەم ناوچەیەوەیە کە پابەندی یاسانێ و دەوڵەتیەکان نین چکە بەپێی یاسانێ و دەوڵەتیەکان بۆ بەڕێوەبردنی سەرچاوە ئاویەکان هەر ڕووبارێک هاوبەش بێ لە نێوان دوو وڵاتیان زیاتر ئەبێ بە هەماهەنگی بەڕێوەبرێ هیچ وڵاتێ مافینی هیچ پرۆژێکی لەسەر دروست بکات ئەگەر وڵاتی سەرچاوەش بێت جا چەند نمونەیەکی بەسیط باسەکەین بە کورتی یەکێک لەوانە لە ساڵی 2005 وڵاتی ئۆروگوای طبعا وڵاتی ئۆروگوای و وڵاتی بەرازیل و وڵاتی ئەرجنتین دراوسەیەکن لە باشووری ئەمریکا خۆتان دەزانن هاوبەشن لە یەک ڕووبارە کە پێوترێت ڕووباری ئۆروگوای وڵاتی ئۆروگوای و بەرازیل وڵاتی سەرچاوان کۆنتڕۆڵیان بەسەر ئەم ڕووبارە هەیە بەس ئەرجنتین وڵاتی ڕێژگەی وەکو ئێمە بۆیە بێ ئاوی لێوە بۆ بچێت ئۆروگوای هاتن معمەلێکیان لە ئاستێکی زۆر بەرزا دروست کرد بۆ لەسەر ئەو ڕووبارە بۆ گۆڕینی درەخت و تەختە بە مادەیەکی نەرم و تەڕ بۆی دوای پەیپەر و کاغەزی پێ دروستکەن و هەناردەیەکەن بۆ وڵاتانی جیهان و ببێ بە سەرچاوێکی گەورەی ئابووری بۆ وڵاتە ئەوە بوو لەمانی 8 پرۆژەکان ڕاگەیان دەستیان پێکرد لەمانی دەیە حکوومەتی ئەرجەنتین مامۆسانی زانکۆی هێنایە سەر تەلەڤیزیۆن پسپۆڕانی هێنایە سەر جادە قسە لەسەر ئەو پرۆژەیە بکەن کە ئەو پرۆژەیەکی نایاساییە چونکە ئەرجەنتین ئاگادار نەبووە لەوەی کە ئەو پرۆژەی ئەنجام دراوە لەسەر ئەو ڕووباری کە هاوبەشە بەپێی یاسا نایاساییە لەمانی دەوە تا دوو ئەرجەنتین بەردەوام بوو لە هەوڵەکانی ئۆروگوای بە هیچ جۆرەی گوێی نەدایە و ڕوونی کردەوە طبعا ئەرجەنتین کێشەی ئەوان هەبوو کۆنسێرنی ئەوان هەبوو کە ئەو معمەلە سەرچاوە ئاویەکە پیسەکە بۆیە ئاوەکە تا ئاگاتە ئەرجەنتین پیس ئەبێت و کەڵکی ئەوەی نامێنێ بەکار بێنرێ و پرۆسەی تریتمنتیشی زۆر گرانە بێت ئۆروگوای ڕەتی کردەوە یانێ مەدراسەمان کردو پیس نابێت تامانی دوی خایان چوارمان لەمانی دووە هاوڵاتیانی ئەرجەنتین دەستیان کرد بە خۆپیشاندان تەمان ئەمە لێرە دیسان و بابەتێکی گرنگ باسەکەین کەیش خۆشیاری ژینگەیە یعنی تاکە هەستی بە بەرپرسیارەتی کرد لەسەر بابەتێک خۆپیشاندانەکە کە پەیوەستە بە ژیانی خۆی و ژیانی نەوەکانی داهاتووی ئێمە بەداخەوە ئەو هۆشیاریەمان نییە تا ئێستا بۆیە هاوڵاتیان ڕژان لەسەر جادەکان لەمانی دۆ تامانی سەیەکمان بە بەردەوامی خۆپیشاندانیان کرد بە هەموو جادەی ئەرجەنتین نابڵاوبوونەوە ئۆروگوای بێ هەڵوێست بوو دوای مانگێک هاوڵاتیان ئەرجەنتین هاتن پردی نێوان سنووری ئۆروگوای و ئەرجەنتینیان داخست بە فەرمی نیان هەیە هیچ هاوڵاتیان نە لە ئەرجەنتین و بڵاتە ئۆروگوای نە بە پێچەوانەوە بەڵام ئۆروگوای هەر بێ هەڵوێست بوو
مانێک دواتر ئەرجنتین بە فەرمی حکوومەتی ئەرجنتین بە فەرمی ڕایگەیاند هەموو پەیوەندیەکی سیاسی دیبلۆماسی ئابووریمان وەستاند و بچڕاند لەگەڵ وڵاتی ئۆرەگوایە تا واز لەو پرۆژەیە هێنێ ئەمەش ئەم هەڵوێستیان نوان تامانێک بەردەوام بوون هەروەکو خۆی بوو بۆیە لە مانگی داهاتووترا وڵاتی ئەرجنتین بە فەرمی ئەم کەیسەی بەرز کردەوە سکاڵای تۆمات کرد لە دادگای دادی نێودەوڵەتی International Court of Justice کەیسەکە ژمارە 135 وەرگرت و ئۆرەگوای ئیجبار کرا بۆی بۆستێ لە پرۆژەکە تا تحقیق تەواو بێ لە ساڵی 2006 تا دا 4 ساڵ ئەم کەیسە لە تحقیقا بوو طبعا کەڵێن دادگای دادی نێودەوڵەتی دەیان لیژنەی زانستیان هەیە ئەیانێرن بۆ ڕووبارە تێست سامپڵ وەدەگرن تێستی یەکەن بزانن ئایا ئەو گومانەی ئەرجنتین تەواوە ئایا ئەم ڕووبارە پیسەکە دواتر دوای 4 ساڵ بڕیاردەکە بۆ جۆرە بوو کە ئەوەی ئۆرەگوای کردوێتی نایاساییە بۆ لەبەرەوەی کە ڕووبارەکە ڕووباری هاوبەشە ئەوایە ئەرجنتین ئاگاداری وردەکاری ئەو پرۆژەیە بووە بەڵام لە هەمان کاتە بە پێی لێکۆڵینەوەکان دەرکەوتووە کە ئەو معاملە بە هیچ جۆرێ ئاوی ئەو ڕووبارە پیس ناکە و ئۆرەگوای مافی خۆی دروستیکا بەڵام بە ئاگاداری و بە هەمانگی لەگەڵ وڵاتی ئەرجنتینە هەردوو لاقایە بوون بە بڕیارەکە و کێشەکە کۆتایی هات کێشەیەکی تر لەبینی سلۆڤاکیا و هەنگاریا لە ساڵی 1970 ڕێکەوتنێکیانی بزا کرد کە هەردوو وڵات لەسەر ئەو ڕووبارە هاوبەشی هەیەە پرۆژەیەکی زۆر گەورە و زەبەلاح دروستکەن بەنداوێکی زۆر گەورە لە ئاستێکی زۆر گەورەیە کە چەندین ساڵی بێت تەواو بێت بۆ بەرهەمهێنانی وزەی کارەبا بۆ بژانەوەی ئابووری بۆ ڕێگرتنیکردن لە لافاو و دەیان کەرتی وەکو گەشتیاری و ئەمانەی تر لە ساڵی 70 دەستیان کرد بە پرۆژەکە تا 89 11 ساڵ بەردەوام بوو لە 89 هەنگاریا ڕایگەیاند کە ئێمە بۆمان دەرکەوتووە ئەم پرۆژەیە مەترسیە بۆ سەر ژینگە و ئاوی ئێمە پیسەکە بۆیە پێویستە بوەستێنرێ لە ساڵی 89 ئەو بوو سلۆڤاکیا نەیوەستان تا ساڵی 93 دانووسان بەردەوام بوون نەگەشت نەتیجە لە ساڵی 93 بە فەرمی کەیسەکە دیسانەوە بەرزکرایەوە بۆ دادگای دادی نێودەوڵەتی لە 97 تا دوای 4 ساڵ بڕیاردرا کە ئەبێت سلۆڤاکیا هیچ هەنگایەک نەنێ بە هەوێ هەماهەنگی لەگەڵ هەنگاریا چکە ڕووبارەکە ڕووباری هاوبەشە مافی نییە سەر بەخۆیانە بەکاری بێنێ بۆیە هەردوو لا مافیان هەیە کە بەکاری بێنن بە هەماهەنگی ئەو بۆ هەنگاریا بەردەوام نەبوو سلۆڤاکیا بەردەوام بوو بە مەرج بۆی کە سیستمی چاودێری لەسەر بێ بە هیچ جۆرێ مەترسی بۆ سەر ژینگەی وڵاتی هەنگاریا دروست نەکات باشە خاڵێکی تر چیلی و بۆلیڤیا لە ئەمریکای باشوور طبعا لە ساڵ 1970 بۆلیڤیا بە فەرمی ڕووبارێک هەیە ڕووباری سیلالەی پێوتری ڕووبارێکی مەشهورە مشتەرەکن هەردووکیان بۆلیڤیا بە فەرمی ڕێگەیدا بە چیلی کۆنتڕۆلی بەسەر ئەم ڕووبارەیە هەبێ بەکاری بێنێ بۆ پێداویستی خۆی باشە لە ساڵ 1930 چیلی هات ئیستیغلالی ئەم ڕێکەوتنی کرد و کەناڵی دەستکردی دروست کرد ڕووبارەکەی بە تەواوەتی گلدایەوە بە جۆرێکە ڕێژەیەکی زۆر کەم ئەچوو بۆ وڵاتی بۆلیڤیا کە هیچ سوودێکیان نەنابینی ئیتر کەیسەکە تەعاً زۆر بەردەوام بوو لە ساڵی 30 تا کۆتایینەوەکان و سەرەتای 2000ەکان لە سەرەتای 2000ەکانە حکومەتی بۆلیڤیا بە فەرمی دەنگی بەدەست کردەوە و بوو بە کێشە تا ساڵی 2016 خایان دانووسان و مناقەشە و دانیشتن و کۆبوونەوەی سیاسی نەتیجەی نەبوو لە 2016 کەیسەکە بەدەستکراوە بە دادگای دادی نێودەوڵەتی دوای 6 ساڵ لە 2022 بڕیاردرا کە ئەوەی بۆلیڤیا کردوێتی ئەوەی چیلی کردوێتی ناقانونیە و پێویستە هەڵی بۆشێنێتەوە کەناڵە و بۆلیڤیا مافی خۆیەتی کە بڕی ئاوی پێویستی لەو چەساوی دەستکەوێت هەردوو لاش پابند بوون طبعا کەڵێن بڕیاری دادگای دادی نێودەوڵەتی بەهێز بڕیارەکە جێبەجێ ناکرێت بەڵام هەر وڵاتێک ئەم بڕیارانە پێشێل کات و جێبەجێ نەکات لە ڕووی سیاسی دیبلۆماسی و علاقات و ئەوەی کە پێوت لە سومعەی سیاسی و زۆر لەسەریەکەوێت وای لێ دێکە علاقەی زۆر وڵاتان لەگەڵ یابچڕێ علاقەی ڕەخراوەدەوڵەکان لەگەڵ یابچڕێ تەنها یعنی ئەوەی کە بڕیاری ئەم وڵاتەی بڕیاری دادگای دادی نێودەوڵەتی شکاندووە وڵاتی ئەمریکا بوو ئەویش بوو لە ساڵی 1970 وڵاتێک لە کۆماری نیکاراگوا کە لە سەر و کۆستەریکا و خواروون مەکسیکا گروپێکی چەکداری نایاسایی هەستان دژی حکومەت شۆڕژیان هەڵگیرسان ئەمریکا هەودانی ئەم گروپی کرد لە ڕووی سەربازیەوە بە فەرمی و لە ڕووی مادیشەوە دواتر کەیسەکە کە بەرزکرا بۆ دادگای دادی نێودەوڵەتی وتیانە بێت ئەمریکا قەرەبووی هەموو ئەو زیانە نەبکە کە وڵاتە لێی کۆتۆتۆ چکە گروپێکی نایاسایی بوون ئەمریکا هاوکاری کردن و وڵاتەکان تێگاوە تەڵام ئەمریکا بڕیارەکەی پێشێل کرد و پابند نەبوو پێی بەڵام هەمومان نەزانی کە ئەمریکا زیرهێسترین وڵاتی جیهانە وڵاتانی کە احتیمال ئەو جۆرە هەڵوێستیان نەبێ یان بۆیان نەچێتە سەر بۆیە مەبەستی ئێمە لێرە یەک نقطەیە ئەویش ئەوەیە کە وڵاتانی جیهان لەبەرەوەی یاسا نێودەوڵەتەکان تیا بەرقەرارە و شتێک هەیە پێوترێ سەروەری یاسا و دادگای دادی نێودەوڵەتی لە کۆتا مەرحەلەیە گەر نەگەشتن بە دانووسان هانای بۆ برێ هەمووانیش ڕازین بە بڕیارەکانی
بەڵام ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بیزات دەکرد فۆکسکەینە سەر هەرێمی کوردستانی خۆمان لەم بابەتە بێبەشین و بە هیچ جۆرێ بابەتێکی وە یعنی مستحیلە لە بابی مستحیلات تەنانەت نەک بۆ ئێمە هەرێمی کوردستان هەمووتان ئاگادارن کە وڵاتێکی وەکو ئەسیوبیا بەنداوی نەهزەی دروست کردووە لەسەر ڕووباری نیل و وڵاتی میسر و سوودان و بە تایبەتی میسر زۆر نیگەرانە لەم بوارە ئەو بەنداوی کە دروستیان کردو حوتەمین گەورەترین بەنداوی جیهانە لە ڕووی قەبارەوە لە ڕووی خەزنکردنی ئاوەوە وە کۆنتترۆلی تاواتی بەسەر ڕووباری نیلا بێت ئەمە بێتە مەترسێکی زۆر گەورە بۆ سەر وڵاتی میسر لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی کەم ئاویەوە لە ڕووی لە دەزانی زەوی کشتتوکاڵیەوە لە ڕووی داڕمانی ئابووری و داڕمانی ژەرخانی وڵاتەکەەوە میسر تەنها یەک داوای لە ئەسیوبیا کردووە ئەڵێ وەکو ئەم بەنداوە دروست کردووە بەبێ ئاگاداری ئێمە بەشکانی یاساش ئێمە غازین بەس بە مەرجێ لە ماوەی 7 بۆ 15 ساڵ یان دواتر تەنازولیشی گرت لە ماوەی 7 بۆ 10 ساڵ ئەم بەنداوە پڕکەن بەڵام ئەسیوبیاڵێ ئێمە لە ماوەی 3 بۆ 5 ساڵە پڕیەکەین بۆیە تاکۆکیەکان تا ئێستا بەردەوامە تەنانەت پێشنیار کرا لەلایەن هەندێک سیاستمەدار و دیپلۆماتکارەوە کە کەیسەکە بەرز کرێتەوە بە دادگاداری نێودەوڵەتی بەڵام بەپێی ئەو سەرچاوانەی کە بڵاو بۆتەوە لە ڕۆژنامەکانە سیاستمەدارانی میسر پیان وایە کە ئەسیوبیا پەیوەندیەکی زۆر تۆکمە و بەهێزی ئابووری لەگەڵ ئیسرائیل هەیە بۆ یەگەرم کەیسە بەرز کرێتەوە بۆ دادگاداری نێودەوڵەتی پیان وایە بە زیانی میسر کۆتایی پێت ئەو کاتێ میسر لە ڕووی یاساییشەوە لە ڕووی یاساوەشەوە ناتوانێت داوا لە ئەسیوبیا بکات کە بڵی ئاوی باتێ و مافی خۆی پێ بکات بۆیە پێیان باشە کە هەر لە ڕێی دانووسانی سیاسی و دیپلۆماسیەوە کەیسەکە بەردەوام بێت جامە بەسمان لەوەیە ئێمە کە تووشی کێشەبین هیچ شوێنێک نییە کە هانای بۆ بەرین بۆیە لە کاتی داڕشتنەوەی سیاسەتی ئاو لە هەرێمی کوردستان دوو خاڵی زۆر گرنگ هەیە کە فۆکەسمان لای بێت و فۆکەسی بخەینە سەر ئەویش یەکەمیان پشنەبەستن بە ڕێژەی دابارین لە داڕشتنەوەی سیاسەتی ئاواڵم دووهەمیان پشنەبەستن بەو بڕە ئاوەی کە لە وڵاتانی سەرچاواگرێت و دێ بۆ ئێمە تەمان ئەمە مانای وانێ مەسازشکەین نەخێر ئێمە بە هیچ جۆرە نابێت سازش لەسەر مافی خۆمان بکەین و مافێکی سروشتی و یاسایی خۆمانە کە ئێمە بەپێی یاسا نێودەوڵەتیەکان ئەبێ بڕی ئاوی پێویستمان پێ بگات بەڵام دیفاکتۆی سیاسی واقعی سیاسی شتێکی ترمان پێڵێ بۆیە لە داڕشتنەوەی سیاسەتا بێ وریای ئەو دوو خاڵە بین پشنەبەستین بەو دوو فاکتەرە طبعا ئەگەر بینە سەر بابەتی ئاسایشی ئاو لە عێراق لە ئێستای عێراق هەمووتان ئاگادارن یەکێکە لەو وڵاتە لەو 5 وڵاتەی جیهان کە UN خستوێتە لیستەوە کە خراپترین وڵاتن لە ڕووی ئیدارەدانی ئاوەوە لە ڕووی ئەوەی کە کاریگەری گۆڕانی کەشوهەوا بە خراپ لەسەریان شکاوەتەوە هەروەها لە ڕووی سیاسەتی ئاویشەوە و هەروەها لە ڕووی ئەوەی کە سیاسەتی وڵاتانی سەرچاوە بەرامبەر عێراقە گیراوەتە بەر کاریگەری زۆر نەرێنی خسۆتە سەر ئاسایشی ئاو لە عێراق یعنی تەنها لە بەراورد بە سەدەی ڕابردوو عێراق لە سایە 60 هەموو ئاوی سەرزەوی لەدەستداوە تەنها لە 2010 بۆ 15 تا ئێستا تەنها لە ماوەی ئەم 15 ساڵەیە ڕووباری دیجلە و فرات لە 127 ڕێژەی ئاوی کەمی کردووە تەنها لە ماوەی 10 بۆ 15 ساڵە هەردوو ڕووباری دیجلە و فرات جگە لەمە تەمان لێدەکی ئاو لە عێراق سەدا بەزیەوە بۆ کەمتر لە 10 ملیار مەتر سێجا کە پار نزیکەی 50 بوو تەنها بە ساڵێک ئێستا داتانوێکان ئەڵەن دابەزیەوە بۆ 8 ملیار مەتر سێجا لە ناو عێراقا طبعا هەردوو ڕووباری دیجلە و فرات بەو بارودۆخەشەوە تووشی پیسبوونێکی زۆر کوشن دەبوون چونکە لە عێراقا پاشماوەی خەستەخانەکان پاشماوەی پزیشکی پاشماوەی معمەلەکان کەلتی پیشەسازی پاشماوەی کێڵگە نەوتیەکان پاشەڕۆی ماڵان ئەچێتەوە ناو دیجلە و فرات بەبێ ئەوەی ڕیسایکلینی بۆ بکرێت ئەمەش هەم مەترسی دروست کردووە لەسەر تەندروستی گشتی و هەم ئەبینین ساڵانە لە هەواڵای بینین چەندین ماسی هەزارەها ماسی مردار بۆتەوە و هەم کوالیتی خۆراکی خۆماڵی دابەزیەوە بە تەواوەتی و ئەم هەموو ڤایرۆس و نەخۆشی کە ئیسای بینین لەم ساڵانە بڵاو بۆتەوە و پێشتر لە 80کان و 90کانە حاڵەتی وانە بوو هۆکارەکەی ئەمەیە بۆیە طبعا جگە لەمانەش ئاستی ئاوی ژێرزەوی لە عێراق زۆر دابەزی هەمومان ئاگادارین ئەو شوێنانی کە بیریان لێدا بە چەند مەترێکی سە بە چەند سەد مەترێک نایگەنێ و تورکیا و ئێران هەردوو لە کاریگەری زۆر نەرێنیان هەبوو لەسەر عێراق تورکیا لە ڕێی پرۆژەی گاپ و هەمووتان ئاگادارن 22 بەنداوی دروست کردووە لەگەڵ 7 مەحەڵەی کارەبا بەرهەمێنانی وزەی کارەبا ئێرانیش چەندین پرۆژەی دروست کردووە هەموو ئەم پرۆژانەش ئەگەر بێین و یاسای نێودەوڵەتی بکەین بە قیاس
پرۆژەی نایاسایی چکە بەبێ هەماهەنگی کراوە بەڵام دیسانەوە واقعی کۆمەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاست واقعیکە کە هەمومان نەیزانین و ئەو بابەتانە حسابی بۆ ناکرێت. طبعا خاڵێکی تر بابەتی ئاسایشی ئەو لە عێراق و لە ناوچەکەیە بە شێوەیەکی گشتی زۆر مەترسیدارە لە هەموو لاکانەوەی کێشەمان هەیە. یعنی ئەگەر بینە سەر ئاستی هۆشیاری ژینگەی تاکێک بۆ پێداویستی ڕۆژانی خۆی جاران دیاری کرابوو کە 200 بۆ 250 لیتر ئاوی پێویستە بە هەموو پێداویستیەکی لە ڕۆژێکە. ئێستا ڕێکخراوە نەودەوڵەتەکان WHO و ڕێکخراوەکانی تری بواری ژینگە و ئاو تەندروستی ئەڵێن ئەو بڕێبێ کەم بکرێتەوە چونکە ئێستا گۆڕانی کەش و هەوا لە ئالادایە هەموو جیهانی کردوێتەوە. ئەبێ پێداویستی تاک دابەزێ بۆ 100 لیتر ئاو لە ڕۆژێکە. لە شارێکی وەکو بەغداد کە پایتەختی وڵاتی عێراقە هەر هاوڵاتێک بە تێکڕا 600 لیتر ئاو بەکاردێنێ لە ڕۆژێکە واتە شەش هێندەی پێویستی خۆی. باشە؟ طبعا حکومەتیش تا ئێستا هیچ هەنگاوێکی جددی و کاریگەری لە ڕووی سیستمی پەروەردەوە نەگرتووەتە بەر. باسی خراپیدارەدانی ئاوکەین لە عێراق طبعا ئاوی سازگاری عێراق لە سایە 80 دەرخانەکرێ بۆ کشت و کاڵ لەم سێکتەرەشە زۆربەی زۆری ئەو بڕە بەفیڕۆ ئەچێ چونکە سیستمی دیارا و سیستمی کلاسیک بەکارهێنن سیستمی کۆن بەکارهێنن زۆربەی ئەوە بەفیڕۆ ئەچێ. ئەگەر بێت و سیستمی نوێ بەکاربێنن کە دوایە چینە سەر ئەو هەنگاوانە زیاترمە بەسمانەکە حکومەتی خۆمان حکومەتی هەرێمی کوردستان پەیڕەوی کات و زۆرترین ئاو گل بدەینەوە ئەوە بە تەکید بارودۆخی بە جۆرێکی ترە بێ. کۆتا خاڵکە پێویستە باسی کەم لەسەر عێراق بابەتی کۆچی ژینگەیە. هەمومان ئێستا ئاگاداری نوێی بیستین کە کۆچی ژینگەی لە حاڵەتەوە بۆتە دیاردە. واش دانین کە ئەڵێن کۆچی ژینگەیی واتە گواستنەوەی شوێنی نیشتەجێبوون بەهۆی گۆڕانی ژینگەیەوە بەهۆی بە بیابانبوونەوە بەهۆی وشکە ساڵیەوە بەهۆی نەمانی سەرچاوی ئاوەوە کە سەرچاوی ژیانە. یعنی داتاکان پێمان دەڵێن 4 پارێزگای عێراق وەکو قادسیە وەکو میسان وەکو زیقار وەکو بەسڕە زیاتر لە 100,000 هاوڵاتی ئاوارە بوون. ئەم 100,000 هاوڵاتیە بەشێکی هەر لە ناو هەمان پارێزگاوە لە ناوچەیەک و بە ناوچەیەکی کە بەشێکی نەخێر لە پارێزگایەک و بە پارێزگایەکی کە ئەمەش دیسان ئێمەی هەرێمی کوردستان بێبەش نابین لەوەی کە ئەو هاوڵاتیانە دیسانەوە کۆجەکەن بۆ بەشێکیان کۆجەکەن بۆ هەرێمی کوردستان و فشارێکی زیاتر لەسەر ئێمە دروستە بێت لە ڕووی هەموو خزمەتگوزاری و سەرچاوەکانەوە تەنانەت لە ڕووی ئاسایشی کۆمەڵایەتی و ئاسایشی نەتەوەیشەوە. و طبعا لە سایە هەشتی دانیشتوانی بۆ باسی ئەم 4 پارێزگایە کرێ لەبەرەوەی لە سایە هەشتی کۆی دانیشتوانی ئەم 4 پارێزگایە بە تەواوەتی بۆ بژێوی ژیانیان پشتیان بەستووە بە زراعە پشتیان بەستووە بە ماسی گرتن بە ئاژەڵداری. هەر سێ ئەم بوارش پێویستی بۆ یەکە سەرچاوی ئاو فەڕاهەم بێت لەو شوێنەیە بۆ یەکە بژێوی ژیانە نامێنێ ناچار بە کۆچکردن بن بۆ ناوچەیەکی تر. طبعا کە باسی کۆچی ژینگەی یەکەین دیاردەیەکی زۆر مەترسیدارە چونکە کۆچی ژینگەی ئەبێتە مەترسی بۆ سەر یعنی ئەبێتە هۆی ململانێ لەسەر سەرچاوەکان لەسەر ئاو لەسەر زەوی لەسەر هەلیکار ئەبێتە هۆی هەژاری کە ئەمەش دوایی پەلە کێشێ بۆ ناسەقامگیری کۆمەڵایەتی ئەبێتە هۆی قەڵباڵغی شارەکان ئەبێتە هۆی زیاتر پیسبوونی ژینگە ئەبێتە هۆی فشار لەسەر ژێرخانی وڵات فشار لەسەر خزمەتگوزارەکان چونکە ئێمە کە لە هەموو حکومەتێک حساباتی شارەکان نەکات حساباتی ڕێژەی دانیشتوانەکە و کاڵکوڵێتی ئەو بڕە ئاوە ئەکات کە پێویستە بۆ تاکەکانی ئەو ناوچەیە کاتێکە ڕێژەیەکی زۆر لە پڕێکە بەبێ بەرنامە کۆچەکەن بۆ ئەو شارە و لە ڕووی یاساییشەوە ناتوانانی ڕێیان لێ بگری تووشی کێشابیتەوە جارێکی تر ناتوانانی بڕە ئاوی پێویست دابنکی بۆ دانیشتوان و موقفێکی قورسیشە بێت تا چاگەسەر پیرە کاتی پێویستیە بێت. طبعا باسی عێراقمان کرد پێم خۆشە بە کورتی باسی هەردوو وڵاتی تورکیا و ئێران بکەم. وەکو باسمان کرد تورکیا و ئێران وەکو هەموو وڵاتێکی جیهان ئاو وەکو چەکێکی بەهێزی سیاسی و کاریگەر بەکارهێنن چکە وڵاتی سەرچاون بۆ سازشکردنی سیاسی بە وڵاتانی ڕێژگە. بەڵام ئەگەر لە ڕووی زانستیەوە لە ڕووی ژینگەیەوە بین بابەتەکە تەحلیلێکی تری بۆ بکەین هەردوو وڵات کێشەی گەورەی ژینگەیان هەیە بە هەموو ئەو پرۆژانەی کە بنیاد نانیاوە. بۆ نمونەی باسی تورکیا ئاکەین کە باسی پرۆژێکا بەکەن یەکێکە لە پرۆژە هەرە گەورە و زەبەلەحەکانی جیهان لەوانەیە وا تەسەوور بکەین تر ئەو وڵاتە نەجاتی بوو لە کێشەی ئاوی. بەڵام هەر ئەمساڵ تورکیا ڕایگەیاندووە کە خەزانی ئاوی 49.8 ملیار مەتر سێجا بوو ساڵی پاک ئەمساڵ دابەزیەوە بۆ 39.8 ملیار 10 ملیار مەتر سێجا ئاوی لەدەستداوە بۆی گۆڕانی کەشوهەواوە. طبعا ئێمە کە باسی گۆڕانی کەشوهەوا بکەین پلەی گەرما بەرز دەبێتەوە وا ئەکا ئەو ئاوەی کە خەزنیش کراوە لە کۆگاکانە ڕێی پرۆسی بە هەڵمبوونەوە بەرەبەرەکەم بێتەوە و ڕێژەکەی داوەزێت. باشە
ئەگە باسی ئێران کەین تەڵعاً لە ئێران بارودۆخەکە زۆر مەترسیداترێکە وەک لە تورکیا. ببوورە ئێران دۆخی کەم ئاوی لەم 5 ساڵی ڕابردووە بە جۆرێکە لە 6 ساڵی ڕابردووە ئێران بارودۆخی وا سەختی بەخۆیەوە نەدیوە. بەنداوەکانی ئەمیرکە بیر و لار کە تاران پشتی پێبەستێ لە ئێستای لە 6 و لە 5 ئاوی تیاماوە لە 95 بەتاڵە. باشە بەنداوی ترمان هەیە هەر لە ئێران بەنداوی لاتیان و ماملوو کەمتر لە 20 ئاوی تایە. هەر بۆیە بەم دوانەیە هەمومان ئاگادار بووین کە سەرۆکۆماری ئێران مەزۆت پزیشکان لە دوانێکی مەترسیداریدا وەوتی تاران احتیمالە چۆڵ بێ بەهۆی کێشەی کەم ئاوی و نەمانی ئاو لە خەزانەکاندا. لەلایەکی ترەوە ئاگادارین دەریاچەی ورمێ ساڵانێکی زۆرە ئەم بابەتە بۆ بە بابەتی میدیاکان و توێژینەوەی لەسەرەکرێت. دەریاچەی ورمێ جگە لەلایەنە شینگەیەکەی سەرچاوەیەکی زۆر گرنگی ئابووری کلتوری فەرهەنگیە بۆ ئێران. بۆیە ئێران هەموو هەوڵی خۆیدا کە ئەم سەرچاوە لێ دەستنێت. بەڵام لە تازەترین لێدوانە هەمووی یەکشەممە 3 ڕۆژ پێویستە بەسێک پێ 7 سپتەمبەر ئەحمەد لاهیجانزادە کە جێگری کاروباری دەریاییە لە وەزارەتی ژینگەی ئێران ڕایگەیاند بە فەرمی ڕایگەیاند کە مانی داهاتوو لە ئۆکتۆبەرە دەریاچەی ورمێ بەداخەوە بۆ هەتای وشکەکات و ئەمرێت و ئەبێت بەمێژوو. بۆیە کە ئێمە ئەبینین ئێران ئەمە بارودۆخێتی نابێت چاوەڕێی ئەوە بکەین کە بڕە ئاوی پێویستمان پێ بگات لە ئێرانە. ئێران عوزری خۆی هەیە کە ئەو سەرچاوە بە تەواوی کۆنتڕۆڵ بکات. ئێمە کە باسی ئێرانەکەین زێ بچووک و سیروان دوو سەرچاوی زۆر گرنگم بۆ ئێمە چکە دوو سەرەکیترین بەنداوی کوردستان کە بەنداوی دوکان و دەربەندیخانە لەسەر ئەو دوو سەرچاوی بنیاتمان ناوە و سەرچاوی سەرەکی ئەو دوو ڕووبارەیە. بەڵام ئێران کۆنتڕۆلی کردو لە ڕێی بەنداوی سەردەشتەوە لە ڕێی دیان پرۆژەی ترەوە و کەمترین بڕە ئاومان پێگات. تەنها زەی بچووک ساڵی پار بە معدەلی تقریباً 130 مەتر سێجا لە چرکێکمان پێگەیشت. ئەم ساڵ بەپێ ئەو داتانەی بڵاو کراوەتەوە لە 130 مەتر سێجا بۆ چرکێکەوە بۆتە 36 مەتر سێجا بۆ چرکێک لە سا هەفتەی دابەزیوە لە بەرەوەی بارودۆخی ئێران بۆ جۆرەیە. تورکیاش بە هەمان جۆر. بۆ ئێمە بەسمان لەوەیە کە لە کاتی داڵشتنەوەی سیاسەتی ئاوا ئەبێ ئاگاداری ئەم خاڵانە بین پشت نەبەستین بەو سەرچاوانە. ئەمەش مانەیەوانەیە کە سازشی لێکن لە خەرمافێکی سروشتی خۆمانە ئەو سەرچاوانە چەندیان ئاوتیا بێ هاوبەشی بکە لە نێوان ئەو وڵاتانی کە مافیان تایەتی کە ئێمەش هەرێمی کوردستان مافێکی سەرەکی و سروشتی و یاسایی خۆمانە کە بڕە ئاوی پێویستمان پێ بکات لەلایەن وڵاتانەوە. ئەگەر بینە سەر باسی عێراق و تورکیا ئێرانیشمان کرد بینە سەر هەرێمی کوردستانی خۆمان. طبعاً خۆشبەختانە ئێمە بە حکمی ئەوەی کە پێگاتەی جوگرافیمان جیاوازە بارودۆخمانەکو عێراق نییە و چەند پرۆژەیەکی استراتیجی بنیادناوە لەم ساڵانەی پێشوە هەموو ئەمانە وای کردووە کە بارودۆخی ئێمە بە بەراورد بە عێراق و هەندێک شوێنی ناوچەکە باشتر بێت. ئەمە زۆر جێی خۆشحاڵیە جێی ئومێدە. ئێمە وەکو مختص لە بوارەکەیە جێی هیوایە بۆمان. بەڵام ئەبێ وریای ئەوە بین کە وەکو باسمان کرد بابەتی گۆڕانی کەشوهەوا بابەتێکی جیهانیە. هیچ وڵاتێک لەسەر زەویە ناتوانێت بە تەنها کۆنتڕۆڵی کاریگەری گۆڕانی کەشوهەوا بکە چونکە دیاردەکە جیهانی نەک لۆکاڵی. بۆیە کە کۆنگرەی پاریس بەسرا لە ساڵی 2015 بۆ 16 دواتر ئەمریکا لەی کشایەوە شکستێکی زۆر گەورە بوو بۆی کە هەموو ئەو وڵاتانەی جیهان کە بەشدارن لەو ڕێکەوتنەیە بتوانن پلەی گەرمی نزم بکەنەوە و کاریگەری گۆڕانی کەشوهەوا نزم کەمتر بکەنەوە وڵاتان تۆزێ ببوژێنەوە لە ڕووی سەرچاوە ئاویەکانەوە. لە هەرێمی کوردستان طبعاً ئاوی ئێمەش بەدەرنین لە کاریگەری طبعاً لە ئاوی سەرزەویمان لە کەمبوونەوەیەکی لە ڕادە بەدەرایە هەردیسانەوە بەهۆی بەرزی پلەی گەرمەوە بۆی گۆڕانی کەشوهەوا بۆی سیاسەتی وڵاتانی سەرچاوە بەهۆی کەمی ڕێژەی بارانەوە لەم ساڵە بە بەراورد بە ساڵانی پێشوو هەمومان ئاگادارین کە بەداخۆ چەندین لق و چەندین چەم و چەندین بیر وشکی کردووە لە هەرێمی کوردستانە لەم ساڵ و بەنداوی دوکان کەمترین ئاسی داهاتی تۆمار کرد لە 65 ساڵی تەمەنی بەنداوەکەیە. ئەم ساڵ کەمترین ئاسی داهاتمان هەبووە لە بەنداوی دوکانە ئەو داهاتی کە کۆی هاتۆ ساڵانە. لە ئێستا بەنداوی دوکان کەمتر لە 25 ئاویتیایە. وا بزانم ئێستا حالیا 23 کە باسی ئەم لە 23 ژەکەین نیوەی ئەو ڕێژەیە هی خەزنکراوی ساڵی پارە واتە ئەم ساڵ لە 12 هەبووە
بەنداوی دەربەندی خان زیاتر لە نیوەی زیاد نزیکەی لە ساڵ 60 ئەو ئاوێتایەتی خەزمکراوی ساڵی پارە بەنداوی دهۆک لە ساڵ 80 ئەو ئاوێتایەتی خەزمکراوی ساڵی پارە خۆشبەختانە بڵێ ئامان خەزم کردو کە بتوانین لانی کەم ئەم ساڵی پێ بەڕێ بکەین و بتوانین کاتمان هەبێ بۆ داڕشتنی سیاست و بەڕێوەبردنێکی نوێ بەپێی ئەو مەترسیانی کە ڕوبەڕوومان بۆتەوە طبعا ئەگەر باسی لە ئێستا ئێمە نزیکەی کەمتر لە 3.7 ملیار مەتر سێجا ئاوی خەزمکراومان هەیە لە کوردستانە یەک خاڵ هەیە زۆر گرنگە کە ئەم خاڵە ئەوەی من وەکو مختصێک وەکو ئەکادمیستێک دیقەتم داوە هەم لە سێکتەری لایانی پەیوەندیدار و هەم لە ڕەشایی خەڵکیشە تەوقعێک هەیە بۆچوونێک هەیە وا ئەزانرێت کە ئەگەر بەنداوی زیاترمان دروست کرد 100% کێشەی کەم ئاوی چارەسەر بێت ئەمە هەڵەیەکی زۆر گەورەی استراتیژی و علمیە زۆر بۆ چونکە دروستکردنی تەنانەت دەگەر دیقەت بن لە کۆمنتەکانە لە مقابلەکانە باز دەوا کرێ مەسەلەن بۆ نمونە ڕەخنە لە حکومەتە گرێگەر ئەو بەنداوی 10 ساڵە بڕیار دراوەگە لەمە دروست لایسە کێشەی کەم ئاویمان نابوو بە هیچ جۆرێ ڕاست نییە کێشەی کەم ئاوی بە دروستکردنی بەنداوی زیاتر چارەسەر نابێت بەڵکو بەنداوی زیاتر ئەگەر پێویست بێ و ئەگەر شوێنی یعنی لە ڕووی پێکاتی جوگرافیەوە ئەو شوێنە شیاو بێ بڕیاری لەسەر بدرێ دروست بکرێ بەشێکە چارەسەرێکە لە کۆی دەیان چارەسەری تر بە هەموو سێکتەرەکان و بە هەموو لایەنەکان و بە هەموو فاکتەرەکان دەتوانین کۆنتڕۆڵی وەزعەکەکەین نەک تەنها بووە بۆیە هەڵێکی زۆر استراتیژیەکەوا بزانرێ تەنها بە دروستکردنی پۆند و بەنداوی زیاتر کێشەی کەم ئاوی چارەسەرە بێت لە هەرێمی کوردستانە طبعا ئەگەر بینە سەر ئاوی ژێرزەوی بارودۆخی ئاوی ژێرزەویمان زۆر خراپە بەڕاستی چونکە لە ساڵانی ڕابردووە طبعا ئاوی ژێرزەوی لە پێناسەی نێودەوڵەتیە پێڵێن it's the right for the future generation مافی نەوەکانی داهاتووە ئێمە بۆمانیە دەستی بۆ بەرین ئللا لە حاڵەتێکان نەبێ کە دەستمان نەگا بە ئاوی سەرزەوی بەڵام ئێمە لە چەند ساڵی ڕابردووە لە ساڵانی ڕابردووە بە بەردەوامی زۆر بەخراپی دەستمان بردو بە ئاوی ژێرزەوی دایان بیری نایاسایی دایان بیری ئیرتیوازی و جۆرەکانی تری بیرمان لێداوە بە جۆرێک یعنی جۆمان نێوە بۆ ڕێنمانی زانستیانی کە پێشمان دراوە بۆ نمونە لە نێوان هەردوو بیردا لە هەندێک شوێن دیاریەکرێکە بێت 400 متری بین بێ 500 متری بین بێ بەڵام چەندین ناوچەی کوردستانمان هەیە کە لە مەسافەی 500 مترا هەژنەوە بیر لێدراوە ئێمە چیەکە ئەمەوە ئاکات کە چینەکانی ژێرزەوی پڕ نەبێتەوە ئەوەندە ئاوی لێ دەرێنی حاڵەتێکی تر هەچ کەسێکە بیری هەبێ بە حکومەت سیستمی چاودێری بەهێزێ بێ میتر دابنێ بە من سنوودارکە بڵێ تۆ لە ڕۆژێکا بۆت هەیە ئەوەندە مەترسێجا ئاو دەربێنی لەگەڵ گەشتە ئەو لیمیتە ئەبێ قفڵ بێ سیستەمەکە بۆت نەبێ ئاوی زیاتر دەربێنی بۆی ڕێبین بە چینەکانی ژێرزەوی خۆیان پڕ بکەنەوە بەڵام ئێمە ئەمانەمان نەکردووە غەسلەکان لە هەرێمی کوردستانە ئاگادارین ئێمە هەر کۆمەڵگەیەکیشین زۆر احتیمام بۆین کە سارەکانمان جوان بێ سارەکانمان پاک بێ بۆیە غەسلەکان بە بەردەوامی بەرناکەوە ڕۆژانە سەدان و هەزاران سیاراشۆن غەسلەکان بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان ئێمە پشت بە ئاوی ژێرزەویە بەستن تەنانەت کە ئاوی ژێرزەویش بەکارێنن طبعا ئاوی ژێرزەوی هەر تەندروستیش نییە بۆ شتنی سیارە چونکە لە ڕووی کانزاوە قورسە وەزەرەی بە پێکاتی سارەکاگەنێ بەڵام ئێمە باسمان لەوە نیە ئێمە باسمان لەوەیە وەکو ئەوەی کە پشتیشان بە ئاوی ژێرزەوی بەستووە زۆربیان نۆزڵ و وەڵف بۆ سۆندەکانیان بەکارنیانن لە جیاتەوەی 100 لیتر ئاو بەکاربێنن بۆ شتنی سارێک 300 لیتر ئاو بەکارێنن ئەگە سیستمی پێشکەوت و حکومەت ئیجباری بکات بە 40 لیتر ئاو سارێکەشۆن نەک 200 بۆ 300 لیتر ئاو بۆ تەنها بۆ سارێک هەموو ئەمانە فشارێک طبعا جوتیاران نزیکەی لە ساڵ هەفتەی جوتیاران بەپێ ئەو داتانەی بڵاو کراوەتەوە پشتیان بە ئاوی ژێرزەوی بەستووە هەموو ئەمانە وای کردووە کە ئێمە چینەکانی ژێرزەویمان وشکە و ئاستی ئاوی ژێرزەویمان وۆتر تێبڵ بە تەواوەتی دابەزێ بە جۆرێکە ئێستا ئیتر کاتی ئەوەیە کاتەکە زۆر درنگیشە بەڵام هەر مەجال ماوە کە هەوڵ بین خۆشبەختانە ئێستا هەندێک پرۆژەی باش جێبەجێ کراوە بۆ نمونە من لە بەرنامەیەکشا باسم کرد پرۆژەی فریاگوزاری ئاوی هەولێر تەنها لەو ڕوانگەوە دڵمان خۆش نەبێ کە ئاوی هەولێر دابی نەکات و ئەو کێشەیەمان نامێنێ حکومەت ئەو کێشەی نامێنە هاوڵاتی داوای ئاوی لێ بکات نەخێر بەڵکو زیاتر لە نزیکەی 1000 بیر ئەبوژێنێتەوە چونکە ئەو بیرانە جاری پێڕی چارچەپنەوە بیرەکان وەستێنراون چونکە ماڵێکە ئاوی بۆ دابین کرا هیچ عزرێکی نییە کە بیری هەبێتە لەمە دووە بۆیە بیرەکان ئەبێ بە یاسا دابخرێت وەڵێ نەدرێ هیچ هاوڵاتیە کە ئاوی تەواوی هەیە بیر لێدا بۆ مەبەستی تر طبعا ئێستا کۆتا بابەتمان تەوەرمان باسەکەین ئەویش مەسئلەی سیاسەتی ئاو بەڕێوەبردنی ئاو ئەم دوو چەمکە طبعا جیاوازی هەیە لە نێوان ئەم دوو چەمکەیە
سیاسەتی ئاواتە دیاریکردنی ڕێنماییەکان، دیاریکردنی پلان و استراتیج، بەڵام بەڕێوەبردنی ئاو واتە جێبەجێکردنی ئەو ڕێنمایانەی کە لە سیاسەتی ئاوا بڕیاری لەسەر دراوە. یعنی بۆ نمونە لە سیاسەتی ئاواڵین لە کاتی وشکە ساڵیە ئەبێ ئەولوێت بدەین بە دابینکردنی ئاوی خواردنەوە، دوای ئەوە ئاوی زراعە بۆ نمونە ئاوی بەرهەمێنانی مەکشت و کاڵەکان بۆ جوتیاران. بەڵام لە بەڕێوەبردنە فۆکەسە خەینە سەر ئەوەی چۆن ئاوی ئاودێری کەم بکەینەوە، چۆن جوتیارەکان ئیقناع بکەین، چۆن ئەو بەروبوومانەی کە ئاوی زۆر ئەوێ ڕێنەدەین، وەکوی ئاگادارن کەسە برنجی کوردی لە زۆر شوێن ڕێنادرێ لەبەر ئەم بارودۆخە و پێویستە ئەو بەروبوومانەی کە ئاوی زۆر ئەوێ هەناردەیەکی لە دەروی وڵات فۆکەس خەینە سەر ئەو بەروبوومانەی کە تەنها بە باران یان بە بڕێ ئاوی کەمتر بەرهەم دێت. ئەمەش لە طبعا لە بەڕێوەبردنە ئەمەیە. ئەگەر باسی ئەوە بکەین یعنی بە کورتی دیاریکردنی بڕی ئاو بۆ سێکتەرە جیاوازەکان خواردنەوە و زراعە و سناعە سیاسەتی ئاوە، بەڵام دیاریکردنی سنوور و ئەولەوێت و نرخیش هەر سیاسەتی ئاوە، بەڵام پرۆسەی جێبەجێکردن چاودێری بریتێرە بەڕێوەبردنی ئاو. لە بەنداوە ئەگەر بڕیار بین لەسەرەوەی شوێنێک گونجاوە بۆ ئەوی بەنداوی نوێی تا دروستکەین و پلانی دوورمەودا دابنین بۆ خەزمکردنی ئاو، ئەمە سیاسەتی ئاوە. واتە ئەگەر بەنداوی پێویستمان نەبوو کێشەمان لە سیاسەتی ئاوا هەیە، بەڵام ئەگەر بەنداوی پێویستمان هەبوو کێشەی تەکنیکیمان لە بەنداوەکانە هەبوو کێشەمان لە بەڕێوەبردندا هەیە. جا من بۆ ینی مەبەستمەوە بوو کە کۆتا بابەتم ڕوونکەمەوە بە ئەوی بەڕێز ئەویش داڵشتنەوەی سیاسەتێکی نوێ بۆ ئاو لە هەرێمی کوردستانی ئێمە بە جۆرێکە بتوانین ڕوبەڕووی تەحەدیاتەکان ببینەوە کە ڕوبەڕوومان بۆ تۆ بۆ هۆی گۆڕانی کەشوهاو ئەو کێشە گرۆدانی کە لە ژینگەیان ڕوویداوە. یەکێک لەو بابەتانە بابەتی وۆتەر پرایسینگ. طبعا وۆتەر پرایسینگ واتە نرخدانان لەسەر ئاو. خۆتان نەزانن کە پێوەری زیرەک هەبوو بەداخەوە وەکو پێویست سەرکەوتوو نەبوو، نەماتوانی سەرکەوتوو بین لەوەیە، بەڵام ئەگەر بێت و بە بۆچوونی من بابەتی پرسی موچە هەچ کاتێک چارەسەر بوو ئەکرێ بابەتی وۆتەر پرایسینگ بخرێتە بواری جێبەجێکردنەوە زۆر گونجاوە، چکە تۆ کە سەقامگیری ئابووریت هەبوو ئەتوانی ئەوە بکەیت. طبعا ئەگەر واقعی قسە بکەین هەتاکو لە ڕووی مافەوە ئاو ئەبێ بێ بەرامبەر بێ، بەڵام ئیسە بارودۆ گۆڕاوە وڵاتانی جیهان نرخدانن لەسەر ئاو لە بەرێوەکو باسمان کرد بڵی ڕێژەی دانیشتوان بە بەردەوامی لە بەرزبوونەوەیە، ڕێژەی ئاو بە بەردەوامی لە نزمبوونەوەیە. بۆیە سروشتی ئینسانی ژوایە هەچ کاتێ یاسای بۆ دانرا و جێبەجێ کرا هەروەکو پرۆژەی ڕووناکی چەندین ساڵە هاوا دەکرێت کە دەست بە کارەباوە بگرین وەکو پێویست بەکاری بێنین، بەڵام سوودی نەبوو. بەڵام کە پرۆژەی ڕووناکی جێبەجێ کرا و پرۆژەیەکی 24 ساعتی هەمومان دەست بە کارەباوە گرین و ملزەمە بین بەوەی کە تەنها بڕی پێویست بەکار بێنین. ئاوەکەش بە هەمان شێوەیە ئەگەر نرخدا بنرێ لەسەری لە کاتێکا کە سەقامگیری ئابووریمان باشتر بوو لە بارودۆخی ئێستامان، ئەو کاتە زۆر تەسەوڕەکەم زۆر پلانێکی باش بێت و نەتیجەی زۆر باشی هەبێ. طبعا ئاوی ئاودێریمان لە سا هەفتە ئەڕوات بۆ ئەو ئاوی کە هەمانە بۆ پرۆسەی کشت و کاڵ، ئەویش دیسانۆگەر سیستمی نوێ سیستمی تەکنۆلۆژیایی بۆ نمونە ئەوەی کە پێوترێ دڵۆب ئەوەی کە پێوترێ سپرینگلەر ئەمانە جێبەجێ بکەین، ئەو لە سا هەفتایی کە دامان ناوە بۆ کشت و کاڵ ئەتوانین کەمیکەینەوە بۆ لە سایە 30 و لە سایە 40 و لە سایە 50 بە پێ و تەکنیکەی کە جێبەجێکرێت. بەمەش بڕێکی زۆر ئاو لەو سێکتەرەیە لە بەفیڕۆدان ڕزگار دەکەین و توانین بەکاربێنین بۆ سێکتەرەکانی تر و هەروە توانین خەزنیشی بکەین. طبعا زۆر گرنگە بە یاسا بکرێ و جێبەجێ بکرێت، چونکە ئێمە یاسای جوانمان هەیە. من یاساکانی ژینگە کە لە پەرلەمان دەرچووە لە پۆلا بە خوێندکارانی زانکۆی ئەڵێمەوە لە سلێمانی یاسای زۆر جوانمان هەیە. تەنانەت مقاڕەنەم کردووە کە خۆم لە وڵاتی ئوسترالیا بووم بەشێکی دراسەکەم لێ بوو، یاسای ئێمە ئەو یاسانی دانراون بەڕاستی لە ئاستێکی زۆر باشە، ناڵم مەزبوطە 100%، بەڵام وەکو مختصێ لە بواری چکە من ئێستا بوارەکەم زیاتر لە بواری زانستی دەرچووە، ئێستا حالیان خۆم سەرنووسەرم لە جۆرناڵی World Water Policy کە جۆرناڵێکی ئەمریکی بۆ توێژینەوەی زانستی واتە سیاسەتی ئاوی جیهانی. چکۆکو باسم کرد بابەتی ئاو لەوە دەرچووە لە بواری ئەندازیاری و زانستیە کاری لەسەر ئێستا بواری ئێستا ئەبێ هەموو تاکتیکی کۆمەڵگە ئاستی و شایری بەدەست بێتەوە لە بواری ئاو تێبگات و ئاو وەکو وتم 100% ئێستا بابەتێکی سیاسیە. طبعا گرنگە بە یاسا بکرێ و جێبەجێ بکرێت، چونکە کێشەی جێبەجێکردنمان زۆر هەیە لە هەرێمی کوردستان وەکو باسم کرد یاسای باشمان هەیە، ئەکرێ یاساکانیش طبعا ئەمندمنتی بۆ بکرێتەوە گۆڕانکاری بەسەرا بێ و بە پێی ئەو مەترسیە تازەکان و کێشە تازەکان یاساکانیش نوێ بکرێتەوە، بەڵام جێبەجێکردن زۆر گرنگە
بۆ ئێمە لە هەرێمی کوردستان چکە ئەزمونێکی ناخۆشمان هەیە کە یاسای جوانمان هەبوو جێبەجێ نەکراوە ئەگەر یاسانە جێبەجێ بکرایە ئێستا مەترسیەکە زۆر کەمتر بوو لەم بارودۆخی کە ئێستا ڕوبەڕووی بوونێتەوە طبعا گرنگە کە حکومەت ئیجباری بکات لە سەر معمەلەکان ئەو معمەلانەی لە کەرتی پیشەسازی ئەو ئاوەی هەیەە کە تێکەڵ بە مادەی تۆکسیک مادی ژەهراوی و مادی کیمیایی ئەبێ لەناو معمەلەکە ریسایکڵینی بچووکیان هەبێت و ئاوەکە معالەجە بکەن و دیسانەوە بەکاری بێننەوە چونکە ئەمە هەر ئەوە نییە بڵێ ئێمە بڵێ ئاوە پارێزین حکومەت لە جیاتی ئاویان بۆ دابینکات و ئاوەکەی خۆیان بەکارێن و نەخێر ئەم ئاوە پیسە ئەچێتەوە تانجەڕۆ ئەچێتەوە کەندە پیس و ئەبێتە هۆی دروستبوونی مەترسی لەسەر تەندروستی هەمومان ئێستا خۆشبەختانە باز لەواکرێ کە هەم لە تانجەڕۆ هەم لە کەندە پیسیش پرۆژە هەیە بۆ معالەجەی ئەو ئاوە ئەو ئاوی پاشەڕۆیە بۆ ئەوەی کە بتوانرێ بە ماوەیەکی زوو جێبەجێ بکرێت و ئەو مەترسیە لاچێت لەسەرمان بابەتێکی تر کە زۆر گرنگە طبعا لە بینی دوکانە نووسیمە ئیجباری بە ڕەنگی سووریش نووسیمە واتە ئەم بابەتە ئەبێ بە ئیجباری لە باشە بەسەر چاوم لە 5 دقیقە لە ماوەی 5 دقیقە تاوی یەکەم عەفو ئەم بابەتە دروستکردنی وێستگەی پاکردنەوەی ئاوی پاشەڕۆ دروستکردنی وێستگەی پاکردنەوەی ئاوی پاشەڕۆ لە هەموو شارەکاندا طبعا دوو جۆری وێستگەمان هەیە یەکێکیان پێوترێ centralized wastewater treatment plant ئەوێکیان پێوترێ decentralized واتە مرکزی و لامەرکزی مرکزی ئەوەیە کە بۆ شارێکی گەورەیەک و هەولێر یان سلێمانی یەک وێستگەی زۆر گەورە لە دەرەوەی شار لە دەرەوەی شوێنی نیشتەجێبوون دروست بکرێ و هەموو ئاوی شارەکەی تا معالەجە بکرێت ئاوی پاشەڕۆ باسەکەین ئاوی پاشماوە پیس باسەکەین و بەکار بهێنرێتەوە لە سێکتەرە جیاوازەکانە طبعا ئێمە طموحمان زۆر گەورەیە پێمان خۆشە وەکو وڵاتی پێشکەوتوەکان ئەوەش ئینشەڵڵا لە ئایندە هەنگاوی بۆنین وڵاتێکی وەکو سەنگافورە لە ئێستا ئاوی پاشەڕۆ ڕیسایکڵەکات و بۆ خواردنەوە بەکارهێنێتەوە بەڵام ئێمە ئەزانین یعنی لە بەرچاوگرتنی بارودۆخی دارایی و ئابووری خۆمان ئەمە لەوانێت زۆر قرس بێت لە ئێستا بە حکومەتی هەرێم بەڵام ئەتوانن ڕیسایکڵی بکەنەوە بەکاری بێنەوە بۆ ئاوی زراعە و کشت و کاڵ و کەرتەکانی تر یان خاڵەتێکی ترمان هەیە لامەرکەزی وێستگەی معالەجەکردنی ئاوی پاشەڕۆ وێستگەی لامەرکەزیەوەی شارەکان بکەی بە چەند بازنەیەک هەولێرکی بەدە 15 بازنە بۆ نمونە هەر بازنێ هەر ناوچێک و وێستگەیەکی بچووک تایە دابمەزرێ معالەجەی ئاوی پاشەڕۆی ئەو منطقەیە بکات و بەکاربێنرێتەوە بۆ بوارەکانی بۆ چکۆک و باسم کرد ناتوانین پشت بە ئاوی باران بەستین بۆ هەتایە ئەگەر بێت و ساڵی داهاتوو زۆرترین ڕێژەی بارانیش ببارێت زۆرترین ئاویشمان بەدەست بێت لە ئایندە هاتووشیم کێشانە هەبینەوە بۆی نابێت پشت بەو دوو سەرچاوی ببەستین ئەبێ زیاتر فۆکس خەینە سەر چاکسازی لە سیاسەتی ئاوا لە هەرێمی کوردستانە بۆی لە ئاستی مەترسیەکان نابین طبعا من 2 دقیقەکەم ماوە ئەویش پێم خۆش دووسێ بابەت باسکەم یەکەمیان زۆر گرنگە سوود وەربگیرێت لە تەکنۆلۆژیای ژیری دەستکرد بۆ ئاسایشی ئاو کە منەوە خۆم ماستەرەکەم لەسەر ئەو بوارەیە وڵاتانی پێشکەوتوو سوودێکی زۆریان لێوەرکرێ بۆ چەندین بوار بۆ نمونەکرێ سوودی لێوەربگیرێت لەڕێی سانسۆری زیرەکەوە چاودێری لێچوون لە سیستمی پایپ سیستمی بۆری کە بۆ دابەشکردنی ئاو لە هەر شوێنێکە لێچوون هەبێ ئەو سانسۆرە پێت ئەڵێ لەو شوێنەیە و تیمی تەکنیکی خێراتوان بشنە ئەو شوێنە و ڕێبگرن لە بەفیڕۆدانی ئاو چارەسەری بکەن ئەکرێ بەکاربێنرێ بۆ سەلامەتی بەندا و چاودێریکردنی ستراکچەر و پێکهاتەکەی ئەکرێ بەکاربێنرێ بۆ سیستمی ئاودێری ئۆتۆماتیکی ئای لە ڕێگەی سانسۆری زیرەکەوە ڕێژەی شەی خاک دیاریەکات بەپێی ئەو ڕێژەیە ئاودابینەکە بۆ ڕۆکەکان کە لەمەش بڕێکی زۆر ئامان بۆ گەڕێتەوە ئەکرێ بەکاری بێنین بۆ فۆرکاستینگ بۆ پێشبینیکردنی 10 ساڵ 15 ساڵی ئایندە بەپێی ئەو داتایی لە بەدەستمانایە بۆی بە چامان ڕوون بێ کە چی ڕۆدات و پلانی پێشوختەمان هەبێ بۆ هەموو ئەو مەترسیانەی کە ئەگەری هێڕوو بەڕوومان بێتەوە و زۆر گرنگە کە سنتەرێکی زانستی و مؤسساتی و گشتگیر بۆ بڵاوکردنەوەی داتا و تۆمارکردنی داتا لە هەرێمی کوردستان دروست بکرێ بابەتی داتا لە تاکە کەس بسەنرێتەوە بکرێ بە مؤسساتی چونکە ئەمە کێشێکی زۆر گەورەیە کە من باسی یەکەم ئێمە دەستمان ناگە بە داتا ناتوانین خزمەتی وڵاتی خۆمان بکەین من لە ئێستا ئەو توێژنیوانی ئەنجامیم لە ساڵ 80 لەسەر وڵاتی مالیزیا و ئوسترالیا بە حکمی خۆم لەوێ بووم لەوێ تا ئێستاش داتام ئەدرێتێ بە سواس و بە تەقدیرەوە لێرە کە داتامان نادرێتێ وزە و توانستی زانستی خۆمان بەگەڕەخین بە وڵاتانی تر نەک بۆ هەرێمەکەی خۆمان بۆی هیوادارم ئەمە بخرێتە بواری جێبەجێکردنەوە بابەتی داتا لە دەستی تاکە کەس بسەندرێتەوە بکرێ بە مؤسساتی و مڵکێکی نیشتیمانی خاڵێکی تریش طبعا دابونکردنی بوجە و فەندی پێویست بۆ بەحسی علمی بۆ زانکۆکان لەژێر چاودێری وردە چونکە گەندەڵێکی زۆر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە بۆ ئەو فەندانی وەرەگیرێ بۆ توێژینەوە لەسەر گۆڕانی کەشوهۆ ئاسایشی ئابۆی نەتیجەشی نییە
وەکۆتا خاڵم کە باسیەکەم ئەوەیەکە ئێمە لەم سەردەمەدا پێویستمان بە سیستمێکی گشتگیر هەیە ئەوەی کە لە زاراوەی زانستیا پێڵێن Integrated Water Resources Management دواتە سیستمێکی هەماهنگ بەتەنیا بەتەمای ئەوە بینی وەزارەتی سەرچاوە ئاویەکان و کشتوکاڵ بتوانێت کۆنتترۆلی بارودۆخی ئاو بکات بە هیچ جۆرە ئەمە ڕوونادات بەڵکو پێویستە بە هەماهنگیەکی تونند لەژێر چاودێری سەرۆکوەزیران ئەنجام بدرێت وەزارەتی پەروەردە ملزم بکرێت بۆی کە سیستمی پەروەردە لە ڕەوزە و قوتابخانەی سەرەتایی و ناوەندی دواناوەندی دابڕێژێتەوە بابەتی هۆشیاری ژنگی بخاتە ناو منهەجەوە بە شێوازێکی نەک تیۆری بەڵکو پراکتیکی چکە بە شێوازی تیۆری هەمومان ئەزمونمان هەیە زۆر بابەتمان خوێندووە دوای ئەوەی کە مەرحەلەکەمان تێپەڕاندووە هیچ لە هزرماندا نەماوە دەرباری بۆیە بابەتی پراکتیکی زۆر گرنگە لە سیستەمی پەروەردەمانە وەزارەتی تەندروستی ئاگادار بێت چکە بابەتی کوالیتی ئاو دروستبوونی مەترسی ئەوان ئەتوانن تەشخیصی نەخۆشەکان کە نەک ئێمە وەکو پسپۆڕی ئاو ئێمە بوادەکەمان تەنها ئاوە کە چووە بابەتی مەترسی لەسەر تەندروستی ئەوان ملزەمە بن پێوەی هەروەها وەزارەتی ئەوقاف ئێمە زانین کە لە کۆمەڵگەی ئێمەیە زۆرینەی هاوڵاتیان کاریگەرن بە مامۆستایانی ئاینی من وەکو پسپۆڕ ئەگەر بێم قسە بکەم لەوانەیە کەمترین هاوڵاتی گوێم لێ بگرێت بەڵام مامۆستایەکی بەڕێزی ئاینی احتیمالە لە وتارێکی جومعەیە زۆرترین هاوڵاتی گوێ لێ بگرن و بڵێ ئامۆژگاریەکانیشی جێبەجێکەن لە دەستگرتن بە ئاوە کە چەندین دەقی ئاینیشمان هەیە فۆکەسە خاتە سەرەوە زۆر گرنگە وەزارەتی ئەوقاف ئیش لەسەر ئەم سێکتەرە بکات و دواتر وەزارەتی دات ئامادەی هەبێت لە داڕشتنەوەی یاساکانی ئاو لە سیاسەتی ئاوە هەروەها وەزارەتی ناوخۆ زۆر بەتوندی بڕیارەکان و یاساکان جێبەجێ بکات چکە مەترسیەکان زۆر لەوە گەورەترێکە کە وابێت کە بانێ مڕاعات بکەین ناتوانین مڕاعاتی هیچ کەسێ بکەین چکە مەترسیەکان زۆر گەورەترێکە لەوەی بتوانین مڕاعات بکەین هەروەها لە کۆتاییشە بە هەموو ئەم وەزارەتانە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی کشتوکاڵ و سەرچاو ئاویەکان ئیدارەی بارودۆخی ئاو بکەن و ئاسایشی ئاومان زامن بێت زۆر سپاس زۆر سپاس دەست خۆش بێ بەڕاستی ئەم بابەتێکی یەکجار گرنگە پەیوەندی وەکو خۆش دامەژی پێدا بە ئێستا و ئایندەی مرۆڤایەتیەوە هەیە بە جێمە تەرخیصکە لەسەر کوردستان هەرێمی کوردستان پەیوەندی بە ڕاستەخۆی بە ژیانی خەڵکەوە هەیە بابەتێکی فراوانە تەقان زۆر ئاڵۆزە بەشێکی پەیوەندی بە سروشتەوە هەیە کە ئێمە ناتوانین کۆنتترۆلی بکەین بەشێکی پەیوەندی بە ئێمەوە هەیە کە خودی خۆمان هەیە کاتوانین تا ڕادەیە کۆنتترۆلی بکەین بێگومانەوەی کە پەیوەندی بە سروشتەوە هەیە کە پێی دەوترێت گۆڕانی کەشوهەوا climate change global warming ئەمانە هەموو کاریگەری یەکسار سەلبی و کاریگەری گەورەی هەیە کە خۆت ئاماژە پێدا بەڕاستی من نامێ باسی کەم من لە خاڵی خیرۆ دەست پێ بکەم کە ژەناب باست کرد ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە هەیە مەسەلەی ڕێکخراوەیی بەڕێوەبردننی ئاو کێشەی گەورەمان هەیە هەرێمی کوردستان دەستگایەک یا لایەنێکی تایبەتمان نییە بە ئاو یعنی تۆ سەیری کە ئێستا لەبێنی وەزارەتی کشتوکاڵ و ئاودێری وەزارەتی شارەوانی و بەشێکیشی لە وەزارەتی گواستنەوە و گەیاندنە کە پەیوەندی بە کەشوهەوا ئەوانەوە هەیە ناوەندێکمان نییە یەک پۆلیسی دابنێت کە لە زۆر وڵات هەیە بە ناوی ئەنجومەنی ئاو وۆتەر کاونسڵ سامان ئەنجومەنی سامانی ئاو کۆمەڵی سنتەری سامانی ئاو کە زیاتر دانانی پۆلیسی ئاو بەڵام لە هەمان کاتە جهەتێکیش هەیە دەزایەکیش هەیە کە ئەو سیاسەتانە جێبەجێکە کە وەزارەتە یا هەر شوێنێک ئەنی دەستگایشتر بە پێ وڵات داگۆڕن لەبەرەوە لە پێش هەموو شتێک هیوادارم کابینێت داهاتوو حکوومەت ئەمە زۆر بە جدی وەربگرێت لە پێش هەموو شتێکا پێویستمان بە یەکخستنی ئەو دەستگایانە هەیە بە یەکخستنی ئەو وەزارەتانە هەیە کە پەیوەندی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆیان بە تەرکی ئاو بواری ئاوە هەیە ئەوە بەشێک لە کێشەکە حەڵەکاتەوە بەشێکی زۆری ئەو بابەتانە باسی کرد دەکرێت لەوێ سیاسەتی بۆ داوام بێت مەسەلەی داتا و سنتەرێک بۆ داتا بەشێکە لەوە بەڕاستی دەتوانێت ئەوە باسی کە خۆزگە ئەوانەی کە کتێب حتمەن بینیتانەوەی کتێبی شاکر خەسفاک کە لە زاحمتاکان نووسراوە العراق الشمالی تاعن زیاتر باسی جوغرافیایی سەروی عراقەکە کە لە زمنی ئەوە کوردستانی ئێمەشە تەمەن تەنها بۆ کوردستانی ئێمە نییە بەڵام باسی کوردستانیشەکە سێر ئەو داتانەکە کە دەربارەی ئاو دەربارەی ڕووبارەکان دەربارەی میترۆلۆژیکەڵ داتا کە پێ دووترێت لەو
لەو کاتە هەبووە لە شتەسەکان پەنجاکان و چلەکانە ئێستا من نازانم معلوماتم نییە لە عێراقەوە هەیە بەس متەئەکیدم لە هەرێمی کوردستان ئەو جۆرە داتایە بۆ وردەکاریە نییە لەبەرەوە کورد باسە کریانی پێویستمان بۆیە کە کۆکردنەوەی داتا بکرێتە دەستگای یعنی مؤسسەیەکی تایبەت جا ناوی هەرچێکی لێنەی چونکە بەبێ داتا ئەو شتانەی کە باسیەکەی ناکرێت تۆ ناکرێت پلانی درێژخایان دابنی بۆ ئاو بۆ بەڕێوەبرنیە ئاو لە بواری ئاوا بەڵام داتان دەبێت لە داتا لە هەموو بارێکا پێویستە بێگومان لە زوندی ئەوەنشار لە بواری ئاوا لەبەرەوە بابەت زۆرە ئەنی بەسەرەی ڕووبارە سنوور بڕەکان یەکێکە لە کێشەکان کێشی ئەساسی سیاسەتێکە ئەنی قانونێکی نێودەوڵەتی نییە مختص بە ئاو بە ئاوی سنوور بڕ لەبەرەوە هەر وڵاتە بە ئارەزوی خۆی بە پێی بەرژەوەندی خۆی بە پێی هێزی خۆی تەعامل لەگەڵ ئاوەکە بۆ نمونە سلێمان دێمەرەڵ نازانم بۆ کاتی ڕێی جومهور بوو یا ڕئیس وزرا بوو لە تورکیا لە سەروبەندی کردنەوەی پرۆژەی گاپ کە هەرایەکی تەقریبەن گەورە دروست بوو لەسەری عێراقێکێک بوو لە وڵاتانە ئەڵێ باش ئێمە بە عێراق ئەڵێن چۆن نەوتەکەی بەکاربێنێت نەوت دەرامەت و سامانێکی سروشتیە ئاویش دەرامەت و سامانێکی سروشتیە وەکو چۆن ئێمە بۆمان نییە عێراق چۆن نەوتەکەی بەکاربێنێ عێراقیش بۆی نییە بە ئێمە بڵێ چۆن ئاوەکەمان بەکاربێنێ چونکە قانونێک نییە مامەڵەیەکی ڕوون لەگەڵ ئەو ئاوانە بکە ئەو ڕووبارانە بکە کە سنوورەکانە بڕن البته بابێکی تر زۆرە بەزەوەمە بیستم وەکو ئیزافەی ئەوەی کە جەناب وجود سەرۆجاری دەسوود کردووە زۆر سپاس کاکەشیان پێم وایە بابەتێکی زۆر گرنگە ئێستا باسی بۆ ڕاکاریەکانی کەشوهاوارەکە توانم وەکو زانیاری وەسیفەتی ئەوەی کە دەستەی ژینگە بە وەکالەت بەڕێوە دەبم ئێستا ئەندامی لیژنەی باڵای ئاو لە هەرێمی کوردستان بەپێی یاسا لیژنەی باڵای ئاومان هەیە لە هەرێمی کوردستان تەڵان لە 2022 قانونە دەرچووە بەڵام تەفعیل نەکرابوو لەو دوو-سێ مانگی کە لەوەی بندوو کۆبوونەوەمان کردووە کۆبوونەوەی لیژنەی باڵای ئاو بۆ دانانی استراتیجیەتی ئاو کە ئێستا کۆمپانیایەکی ئیتالی یعنی کاری لەسەر دەکات لە 2014 استراتیژیەتێکیان دانابوو بەڵام ئێستا دەیانەوێت نوێ بکەنەوە لە چوارچێوەی عێراق بەیەکەوە استراتیژیەتی ئاو دابنێت هەموو وردەکاریە استراتیژیەتی 2014مان تۆ کردەوە ئێستا پێداچوونەوەمان پێ کردووە بەڵام لەوێش کە سەیری دەکەی چۆن کاتی خۆی دایان ڕۆشتەوە بە شێوازێک بیستویانە پشتی هەرێمی کوردستان بۆ نمونە جەنابەت باسی خەزانی استراتیژیت کرد خەزانی استراتیژی بۆ هەموو عێراق واتە دەبێت بە بودجەی سیانی بێت بەڵام هاتوون لە هەرێمی کوردستان پارەی گەورە لە خەزانی گەورەیان داڕشتووە وەکو پشتی هەرێمی کوردستانیشیان داناوە ئەنجام لە ناوچەکانی تر پرۆژەی ئاو و ئاوەڕۆ و بابەتەکانی تریان بۆیان داناوە بۆ ناوچەکانی تر عێراق وایە هەموومان دەستنیشان کردووە لە چوارچێوەی ئەو بابەتە بەنسبەت داتاکان ئێمە داتای ژێرزەوی داتای ئاوی سەرزەوی و خەزانەکانی خۆمان هەموو داتای بۆوردی هەیە هەر کاتێک ویستان دەتوانین بتان لەنێوە تایبەتی ژێرزەوی نزیکە 23 بیری تایبەتمان هەیە بۆ پیاسکردنی ئاو یعنی تەنانەت ئاوی ژێرزەوی نسبەکەی چەندە دەبەزیت نزیکە 6 مانگ 6 مانگ کارمان لەسەر کردبوو تەحلیلیەوە بکەین تا چەند ئاوی ژێرزەوی دادەبەزی بە تایبەت لە هەولێر لە سنووری هەولێر زۆر دادەبەزی خێرا یعنی مانگیانە نسبەیەکی ئاو دادەبەزی بۆ مەسەلەی ئاوی دەوروبەر جەنابی ستێن خۆی لەگەڵ فەرمانگە کاتخۆی لەگەڵ وزارەتە مەعنیەکان دراستێکی وردی کرد لەسەرەوەی کە واردی ئێمە لە وڵاتان چیە و لە چوارچێوەی یاسای نێودەوڵەتی چونکە بەشێک بوویدا ئاسی مفاوضات لەگەڵ تیمی عێراقی بۆ لەگەڵ ئێران و لەگەڵ وڵاتانی لەگەڵ تورکیا تەنانەت قیاساتی واردمان هەیە ئێستا ئێمە بۆ ریسایکل دوێنێ گرێبەستی جایکا بەڵام جایکا ئەمە 10 ساڵە قەرزێکی یابانی بۆ هەرێمی کوردستان ساڵانە لە یاسای بودجە 6 ملیارمان بۆ دادەنێن بە حسابی 6 ملیار ئەگەر 10 میلیاری کۆ بکەوە ئەو 600 میلیار بۆ دەرچوو بەڵام
تا ئێستا یەک دەرهەمێ خرج نەکراوە دوێنێ گرێبەستمان کرد لەگەڵ یابانیەکان بۆ جای کە بۆ ئاوەڕۆی هەولێر هەموو چارەسەرکردنی ئاوەڕۆی هەولێر طبعا ئەوە فێسی یەکەمە سێ فێسی تری ماوە دوێنێ جەنابی سەرۆک وەزیران ئەمری کرد گوتی ئێمە ناتوانین 10 ساڵی تر چاوەڕوانی بکەین بۆ ئەوەی فێسی دووەم یەکسەر دوێنێ بڕیار درا بۆی کە هەر سێ فێسەکەی تر هەرێمی کوردستان بە توژمەی نزیکە 270 ملیۆن دۆلار دەست بە جێبەجێکردن کرا یعنی لەوەی کە جەناب باس کرد ئاوەڕۆ دەبێت ئێمە تەرکیزێکی زۆری لەسەر بکەین لە ژینگە ئێستا دااتایەک ئێمە هەر پرۆژەیەک کە هەر پرۆژەیەک دروست دەکرێت پرۆژەی بڵێن کاریگەریە ژینگەیەکان راپۆرتێک دروست دەکرێت لەسەر کاریگەریە ژینگەیەکان ئێمە پرۆژەی ئەلیف و با و جیممان هەیە ABC لە AUB پرۆژەکە دەبێت ئیلا ریسایکلدا بێت یعنی بەبێ ریسایکل نییە ئێستا هیچ پرۆژێک لە هەرێمی کوردستان نییە ئەگەر هاتۆ ریسایکلی خۆی لەوە بە تایبەت کارگەران ئەوانە جا طبعاً ئێستا خەریکین ئەپدێتکردنی معلوماتەکە ئێمە لە ماوەی لە ساڵانی ڕابردوو چەند پرۆژەی وە ریسایکل دەکەن بە وەحداتی جوزئی و قەبارەکەی چەندە بۆ ئەوەی بتوانین لە داهاتوو کاری لەسەر بکەین بەڵام مەترسیەکمان هەیە ئێستا لە ئاوی سلێمانی بەڕاستی بە تایبەت لە بەنداوی دووکان ئاسەکەی زۆر دابەزیوە کە دادەبەزیت کوالتی ئاویش کەم دەبێتەوە مختبەرات هەمووی ئێستا دەستنیشان کراون بۆ فحسی ئاوەکە بکەن کوالتیەکەی لە چه ئاسێکدا بەڵام بەداخەوە بۆعدە سیاسیەکەش کەوتوتە ناو مەوزوعەکە و ئێستا ئەگەر داهاتی ئاوی سلێمە ئاوی دووکان بۆ نمونە 30 متر بێت یان 40 متر مکعب بێت بۆ نمونە بەڵام ئێستا ئیطلاقاتی بە زەختی عێراق 70 متر مکعب بوو ئێستا بەعتیبار کەمیان کردوەوە 5 متر کەمیان کردو بەڵام ئەمەش زۆرە ئێستا پرسیارم کرد کە ئەمەش کاریگەری زۆر دەکاتەوە وە سلێمانی بێ ئاو دەبێت یعنی ئەگەر ئێمە فشارێکی تایبەتی خۆمان نەکەین لە ماوەی داهاتوو بەڕاستی بۆ ئێستا ئیشی لەسەر دەکەین سلێمانی بێ ئاوی خواردنەوە دەبێت چونکە کاریگەریەکی زۆر لەسەر ئاوی خواردنەوەی سلێمانی دەبێت ئەم بابەتانە لە خزمەتدامە کاتێک جەناب طبعاً دەست خۆش بێت کارێکی زۆر باش لە خزمەت داینە هەر کاتێک داتاو ئەوەی کە پێویست بێت لەسەر ئەم بابەتە دەتوانین پێشکەش بە دەستخۆش پێشی دەستخۆشی دەکات زۆر سەرۆکات دەکەم دەستیان خۆش بی ئەو بابەتە زۆر گرینگە و هەروە دەستخۆشی لە جەناب دەکەم دەمەوێت بە تەبییدکردنەوە لەو قسەی کاک دکتۆر خەسرۆ دەست پێکەوە من وەک نوێنەری وەزارەتی ناوخۆ لە خزمەتیان بەشدار بوو لەو لێژ لە باڵایە تەوان ئیشی زۆر باش دەکەن هەوڵی زۆر باش هەیە و هەوڵی پراکتیکی فعلی هەیە کۆبوونەوەتیان بەردەوامە و داوادا دەستە وەزارەتەکان دەکەن کە راپۆرتیان ئامادەبی ئیشی فعلی دەکەن هەر قسە نییە ئەوە جێگای دەستخۆشیە بەڕاستی وەک وەزارەتی ناوخۆ هەوڵی جدیماندایە کە ڕێگری بکرێت لە ئەو بیرە یاساییانی کە هەیە بەڕاستی و تا ڕادەکی زۆر باش سەرکەوتوو بووینە و خەڵکێکمان دایتە دادگا خەڵکێکمان دەستگیر کردێت لەسەر ئەو بابەتانە هەوڵی زۆر باش هەیە لە بۆەوە بەڵام هێشتا سیاسەتی ئاو لە ناوخۆ پێویستی بە ئیشی زیاتر و باش بکات سەبارەت بە یاسای نێودەوڵەتی ئەمە وەکو هەرێمی کوردستان دەوڵەت نینە ناکرێت چاوەڕێی ئەوە بکەین سوود لە یاسای نێودەوڵەتی وەربگرێت بەڕاستی ئەگەر بمانەوێت شەکوایەک لەسەر وڵاتێکی دراوسێ بکەین دەبی لە ڕێگای عێراقەوە عێراقیش خاوەن سیادە نیە و هەرمەنیست بەپێی یاسای نێودەوڵەتی بی هەر وڵاتێک کە دەکەوتە سنووری ئاو بۆی هەیە سیادەی خۆی لەسەر 12 کیلۆمەتر ئاوی فەرز بکات کە دەکەوتە سنووری خۆی بەڵام ئێستا یاسایانە جێبەجێ نابێت ئەگەر لە بیرتان بی لە ساڵی 1956 قوزبەت ئومەم هەبوو بە هەمان شێوە چەندین کێشە هەبوو بۆ هۆیەوەی لە 58 نەتەوەیەک دوکەکان دابمەزرێ و لە بەرەوەی نەیتوانی زۆر کێشە هەبوو چارەسەر بکات ئێستاش ئەو دام و دەستگا و جەمعیەتانەی سەر بە نەتەوەیەک دوکەکانن توانای ئەوەیان نییە کێشەی ئاو کێشەی سیاسی زۆر کێشەی دیکە هەیە چارەسەری بکەن بۆیە وەکو هەرێم پرسیارەکە لێرە ئەوەیە هەرێمی کوردستان چی هەیە کە بتوانێت مقایسەی پێ بکات داواکاری هەبی پێشکەشی تورکیای بکات بڵێ ئاوەکەم لە بۆ بەردەوە دەتوانم ئەوە لە بۆ بکات یان بەرامبەر ئێران کە دوو سەرچاوی گرنگی ئاون بە تایبەتی تورکیا دەتوانین وەکو هەرێم چ بکەین دەستخۆش زۆر سپاس وڵاستی بابەتێکی فراوان باس کرد کە ئەو بەڕاستی حەز بکە زیاتر
تایبەت بە هەرێمی کوردستان بۆی تەفاسیلە تاقی وردەفاسی بووینایە و کێشەکەمان دیاری بکردایە و چارەسەرەکانیشمان بە تەواوەتی نیشاندایە. بۆچنی من کێشەی سەرەکی ئێمە لەوە دێت ئێمە خاوەن بڕیار نەبووین ڕۆژ لە ڕۆژان تاوەکو عەقل حکومەتی هەرێمی کوردستان دامەزراوە پەرلەمان نەبووە ئێمە خاوەن بڕیار نەبووین بەسەر دەرامەتە سروشتیەکانمان بەسەر دەرامە ئاوی شات یەکێک لەوانە بەسەر سامان ئاویەکانمانە ئەو چ سیاسەتێک عێراق بەکاری هێناوە بۆ بەڕێوەبردنی ئاو خۆی لەبا قەراریاوە هەر پرسی بە ئێمە نەکردووە. خەسماک جەنابەت کاکتێر ئاماژەیەکی پێ کرد لە کتێبەکەی عێراقی شیمالیدا نووسیوەتی کابرایەکی عەرەبە نووسیوەتی ئەڵێ ئەو خەزانی دەربەری خان و دوکانەی دروست کراوە ڕاستە سوودی هەیە بۆ ناوچەکە بەڵام سوودی سەرەکی بۆ ناوەڕاست و باشووری عێراقیە یا کوردستان یا ناوچەکە پێویستی بە زۆرێکی تر لە سیاسەت و بەڕێوەبردنی ئاوەیە. کێشەکە لێرەوەیە لە ڕاستیە گرنگە بابەتەکە زۆر گرنگە کاکە دکتۆریان لە ڕوانگەیەکە و حەزەکە بزان ئەو ئامارانەی لەبەردەستە ئاماژە دەکەن ئێمە هەر 3 ساڵ جارێک تا 5 ساڵ جارێک وشکە ساڵی لە هەرێمی کوردستان ڕوەداتەوە هەندێک جار 3 ساڵ جارێکە لە هەندێک شوێن 5 ساڵ جارێک ڕوەداتەوە و ساڵ بە ساڵێک کە ڕوەداتەوە تونتر و بەهێزتر ڕوەداتەوە کەوا بۆ ئەمە ترسناکی کەوتەکە لێرەدایە کە ترسناکیەکی تری کەیشی لە پێدایەوەیە وەسەط و جنۆب چاوی لەوە ئاوەی ئێمەیە خۆیان بە هاوەشەوە ئاوازانن. من کە مامۆستام لە زانکۆی بەسڕا ڕۆژ لە ڕۆژان پێکەوە لەگەڵ ڕێسکەکەمان دانیشتبوون ئەو کاتە تاکە پرۆفیسۆر بوو لە زانکۆی بەسڕا پرۆفیسۆر عەلی شەرەف لەوانەیە ئەوانەی کە لەو سپۆرەکەی ئەو بوون ئەیناسن پێ وتی دکتۆر ئازاد با پێت بڵێم ئێمە خەتای لەبەر نەوتەکە نییە دەستمان بێەوە گرتووە ئەوە نەوتمان لە بەسڕە زۆرە زۆر لای ئێوە لەکەر زیاتر نەوتمان هەیە ئێمە ناتوانین دەستبەرداری ئەو بین لەبەر ئاوەکەتان لەبەر ئەوە بەڕاستی کێشەکان تەواو قوڵە یعنی کێشەکان قوڵ لەبەر ئەوە ئەبێ پێویستە بین چارەسەری بۆ وەدابرین ئەبێ چارەسەرەکە لە چیدایە معادلەکە وازەحە زۆر خواست لەسەر ئاو هەیە خستە ڕووی ئاوش هەیە عەرض و تەڵەبەکەیە کە لەبەردەممانە ئێمە ئەم شتێکەمانە خستە ڕووی ئاو کەم دەکات کە بەشێکی زۆری ئەو ئاوەی لە دەرەوە دێ دایەت لە مودووە تەواویتر وەجگەر ئەوەش دابارینە کە ئاوەکە نوێ کاتەوە ئەویش کەمەکە بەوەی گۆڕەکەی ئاوەکانەوە بە پێچاوەڕێشەوە خواست لەسەر ئاو زیاد دەکات. ساڵانە لە جیهاندا هەر ساڵی جارێک 64 ملیار مەتر سێجا ئاو خواست لەسەر ئاو زیاد دەکات. هەر ملیۆنێک کەسێک زیاد بکات لێرەدا 1 ملیار مەتر سێجا ئاوی ئەوێت بۆ دابینکردنی پێویستەکانی هەموو گەیشتەکانی تەبەن بە دابینکردنی خۆران بۆی لەبەر ئەوە بەڕاستی ئەبێ ئەوەی کە دایانێم هەوڵ بدەم کەوا چۆن ئەو خستە ڕووی ئاو زیاد کەم و چۆن خواست کەمکەمەوە ئەبێ پلانەکەی من لێرە شێبێتەوە دێمە سەر ئەوەی کەوا لەکوێ ئەمە ئەنجام بدەم ئەمە سیاسەکەمە چۆنی بەڕێوە بڕۆم لەکوێدا بەڕێوەبردنەوەکە لێ پلان مەبێت پلانەکە لەکوێ جێبەجێ یەکەم گرنگە لێرەدایە ئەبێ من یەکەی پلانداران هەڵبژێڕم بۆ بەڕێوەبردنی ئاو ئەوە زۆر گرنگە. ئایا من دەتوانم پارێزگای سلێمانی بکەمە یەکەیەکی پلاندانان قەزایەک بکەمە یەکەیەکی پلاندانان ئەمە لە ئاوا ناکرێت ئەبێ لە حەوزی ڕووبارەکان نابێت حەوزی ڕووبار ئەبێت هەڵبژێرێت بۆ یەکی پلاندانان لەبەر کۆمەڵە شتێک چونکە لە حەوزی ئاوا هەموو ئاوەکان دۆپەیەک ئاو لە حەوزەکە دەناچێت بە شوێنێکی کار لەوێ دەناچێت لەوێ ئەمێنێتەوە هەموو ئاوەکە لەبەردەستایە ئەنجام ئەو حەوزە بەشی سەرەوەی حەوزەکەی ناوەڕاستی خواروی حەوزەکەی لە پەیوەندی لەگەڵ یەکتریدان تۆ چۆن ئیشەکەی لە شوێنێکیان کارێکی لەسەر شوێنەکانی تر هەیە ئەبێ بەڕاستی جارێک ئەوەی کەوا باسە کە ئاوی دەرەوە و ڕووباری نێودەوڵەتی تا تعریفێکی محادەت بە ڕووباری نێودەوڵەتی بەوەی کەوا بین ئەو دامەشکەین چۆن ئەو دەبڵی بڵاوکار بکەین وجودی نییە لە ڕاستی ئەمەش بۆ ئەمەی کە جاران ئەوروپا کە باڵادەست بوون لە بەهەمی متحیدە و یا قەرسەکانی دەکردووە کێشەی دامەزبوونی ئاویان نەبووە هەر ئەنگلۆ سەکسۆن ئەوروپا دەوڵەمەندە لە ئاوا ئەوان کێشەی ملاحەیانەوە نەخەو بە ڕووبارەکاندا
لەبەرەوە ئەو ڕوارەی کە پاپۆڕی پیا ڕۆیشتووە ئەوەیان بڕواری نەبەوەتی هەژمان کردووە نەک ئەوەی کەوا بەشتوریکە کەوا ئەوە چارەمان ناکە الحەمدولله دەستوری عێراقی ئەوەیشی لە کۆڵ ئێمە کردوێتەوە مادەی سەعودەی دەستوری عێراقی ئەڵێت ئەوە مهمەی حکوومەتی فیدراڵە تەخەسوسی حکوومەتی فیدراڵی ڕئیسیە ئەبێ ئەو بچە شەڕ بکات ئاوی تورکیا و ئێران بوێنێ و کە بەداخەوە تایزە پەرلەمانتارێکی کوردی لەپرسیوە هەروە چیتان بۆ کردوین بۆ تایزە لەبەغا بۆچی ئەوتان بۆ نەهێناوین تایزە چیتان ئاوە کردووە ڕۆژ بە ڕۆژکە بکە بەڵام ئازان قسەمان پێ بڵێن لێ بەڕاستی لەبەرەوە ئێران گرنگە بەڕاستی دوواوەش کە باس کرا یەک دەنیەک یعنی بەڕاستی یەک لایەنی قەرارمانەبێ بۆ شتەکە نیمانە ئێمە نەکرد وەزارەتەکانی خۆمان شەریک لەگەڵمانە بەغا شەریکمان لەگەڵا ئەڵێ چی سەدەکار کەی ئاوبەردیتەوە کەی ئاوبەر نادیتەوە لەبەرەوە بەڕاستی ئەوەی کەوا باس کرا من پێ خۆشحاڵم کات عەبدوڵحەکیم غەزەوە ئەمڕۆ باسی هەندێک قسەی کرد کەوا ئەو خەریکە شتێکی ئاو دروستە بێت و یەکێکی وەحدەیەکی قەرار بڕیار دروستە بێت کە دەستخۆشی دەکەم برای بەڕاستی کە زۆر قسە بکەین لەسەری وەڵامی سەڵام زیاتر نابێت قسە بکەم جگە لەو پیشانەی کە بۆ ئاو لە نێو کوردستاندا هەیە یان لەگەڵ ئێران و تورکیا هەیە من پێم وایە کێشەیە لە لای عێراقەوە بە جددی لەوانەیە لە داهاتوودا ڕووکەوێت هەرێمی کوردستانەوە جەنابەت ئاماژەیەکی دوای کۆچی ئەو کەسانەدا کە لەو شوێنانەیەوە لەوانەیە مەسەلەن پێتەخۆی دموگرافی شتێکی دیکە هەیە کە من پێم وایە ئەویش گرینگە لێکۆڵینەوەی کراوە لە عێراقدا کە خەریکە دەبێتە پرۆژەیەک ئەمن لە شوێنێک لە دەرەوەی عێراقەوە دەستم کەوتووە باز لەوە دەکات کە لەسەر فەلسەفەی کەسکردەی دامس لە خوار بەنداوەکانی هەرێمی کوردستان و عێراقەوە لە مووسڵەوە لە دهۆکەوە لە دوکانەوە لە دەربەندیخان و لە خواردنەوە بە فاسیلەی مشەخەص بەنداوی دیکە ساز بکرێت و ئەو کۆگای ئاوەی کە ئەن جەنابت باست کرد کە لە پێش ئەو بەنداوانە هەیە ئیدی بگوازێتەوە بۆ بەنداوەکانی خوارەوە کە وەکو شتێک ژیان لەوێ بگەشێنێتەوە ئەو گەشانەوەی ژیانە لەوێ لەوانەیە مەترسی بێت بۆ ژیانێکی کە ئێستا لە دەوروبەری ئەو بەنداوانە لە هەرێمی کوردستان هەیە ئامانجەکانیشی پێم وا بێت شایانی ئەوەیە کە سەرنجێکی پێ بدەین دەڵێ دەبێتە هۆی ئەوەی کە یەکگرتووی نیشتمانی لە هەمووی عێراقدا کەوتر بێت بەهێزکردنی سەرکردایەتی و سەروەری سیاسی لە ناو عێراقدا دابینکردنی خۆشبزەرانی ئابووری و کۆمەڵایەتی کاریگەری جیئۆپۆلیتیکی و دیپلۆماسی بوژانەوەی کولتوری و شانازی نەتەوەیی و دیدگای درێژخایەنی استراتیژی بۆ عێراق لەوانەیە ئەمە ئەگەر ئێمە لێی خافڵ بین لە چەند ساڵی دیکەدا هەر بەهۆی ئەم ئاماژەی کە دکتۆریش باسی کرد کە ئیدارەی بەنداوەکان بەدەست عێراقەوە بەدەست هەرێمی کوردستانەوە نیە بتوانێت ئەوە لە هەمووی ئەم کێشانەی کە هەمانە کێشەی زیاتر سەرچە دەست خۆشحال تۆگیان زانیاری زۆر باشت باس کرد مامۆستایانیش پرسیاری گورگیان کرد بەڕاستی مەس پرسیارێکی من لەسەر دەریاچەی دوکانە کە تا ئێستا دەڵی 23-24 ئاوی تێدا ماوە و دکتۆریش پرسیارێکی کرد کە لە داهاتوودا دەچێتە قۆناغێکی خەتەرەوە ویرەوەیە کە سلێمانی بێیاو دەبێت لە داهاتوودا دەبێت ڕێژەی چەند باران ببارێتە ئەو سەدەیە دەچێتەوە ئاستی جارانی یا ئێران دەبێت ڕێژەی چەند ئاو بەرداتەوە بۆی جارێکی تر ئەو مەتیقەیە ببوژێتەوە پرسیارەکەمەوەیە پرسیاری دووەمەوەیە کە هەموو باسی ئاوت کرد بەڵام هیچ لات نەکردەوە لەسەر سەدی بێخمەوەوانە کە ئێستا ئیفراز 1 و 2 ڕاکێشراوە لەوێەوە توانیوێتی تاڕادەیەک هەولێر هەنا سەبدا و مەتیقەیە بۆ هۆی دابینکردنی ئاوی ماڵان و ئەوە ئایا ئەگەر بە دیزایانی بەعز دروست نەکرێ و سەدەیە بە دیزایینێکی کوردی بۆ نمونە 150 تا چەند دەتوانێت کێشەی کەماوی لەو سنوورەیانەوەی ئەو ناوچانی دەکەوێتە ژێر ئەو بەنداوە چارەسەر بکەن و پرسیاری ئەخیریشمەوەیە پێدوانیە داڕشتنی یان هەنگاونا بۆ سیاسەتی ئەو لە کوردستان تاڕادەیەک دووە درەنگ کەوتووە ئەوەی کە دکتۆرەوان خەریک دەست خۆش سپاس دکتۆر شەفەڵڵا کەس دکتۆر سامانە چیم وایە کەسێکی کەشمان جناب بوونی ئەبا دەستان خۆش بن تاوی دکتۆرایمان لەسەر زۆر زۆر گرینگە نامێت لەسەر مۆزە قسەی تەنها دێت چەند قسەیەک لەسەر کوردستان بکەم بۆی هەر بۆ خصوص بۆ دکتۆرایەکەم یەکەم لەڕووی سیاسی و ئایا ئەم سیاسەتی ئاوەی کە عێراقەکە بێت و بێتە بێت ئایا مەترسی نابێت لەسەر هەرێمی کوردستان و بەتایبەتی مەترسی تەحریرکردن
ئەگەر سەی سیاست تعریفکردنیش پێشتر بکەین ئەو ناوچانەی کەوا تعریف کراون زیاتر ئەو ناوچانە کەوا ئاوی لێیە ئەگەر سەی مووسڵکە سەیری هەولێرکە سەیری کەرکووکە هەموو ناوچانە کوێیە هەموو شوێنان کەوا دەوڵەمەند بەسەر چاوی ئاوی سەرساوی شوقاڵەکان کە زۆر گرینگە. خاڵی دووەم سیارەکەوەیە هیچ عەبدولحەکیم ڕاستی شتێکی زۆر باشەوەی باسی کردەوە زانیاریی بوو نوێ بوو بەڵام تۆ خۆت نمونەی ئیتاڵی تێناوەکە و فڵان کەم ئاوی دەناڵێن یعنی پێم باشتر ینی ئیتۆیە کە چاینا ئێستێکی نمونەیەکی سەرکەوتووە لە بوارە پێم وایە چاینا باش نییە لەوەی کەوا ئیتاڵی بێنێ نمونەی سەرکەوتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕە سەڵتەنەت عومان ئێستا پێیکە لە دەوڵەت هەرە سەرکەوتوەکان بۆ چارە سەرکەوتێژی ئاو ئەوەی تۆ باس کرد لەبارەی ئەسوودکە من بە پێچەوان لەبوو برە وەڵاهی ئەسوود بینمونێکی زۆر زۆر سەرکەوتووە لە ڕۆژهەڵەتان لە پێها بۆ ئەسوودێکی لە وڵاتانەی کە زۆر زۆر بۆ شکە ساڵ دێنا شکە ساڵێکی ئێزگارێکا زۆر چەندەها هەزار هێکتار زەوی ئێستا کە بەراو کردو بۆی ئەستا دێ ڕاستەوە زەرێکی هەیە بۆ سوودان و بۆ مەسر بەڵام تۆ وڵاتی خۆت یەکەمە ئێمە ئێستا هەرێمی کوردستان ئەگەر سەیری بکەین سیاست بەڕاست بەداخە یعنی سیاستی ئاوی هەر لەو سیاستەکەەوە دکتۆر باسی کردەوە شتێکی باشێکە بەڵام هەر بۆنم لە شاری هەولێر دەیان کۆمپانیای ناو جەرگەی شاریە کە بە هەزاران ئاوی دەوێت هەزاران میتر ئاوی بۆ نمونە هەر کۆمپانیای دەرمان یعنی لە هیچ شوێنێکی دنیا نەبینی چەند بخوێن داسان وەرسەری نەبووە کۆمپانیای دەرمان لە ناو جەرگەی شاری بێت کە لەسەر ئاوی نەبێت ئەو پاشپۆرت چۆتی کۆمپانیێکا کە سیمانەیە ئێوەش لە ناو جەرگەی شاری ڕۆژانە بە هەزاران لیتر ئاوی بکارێن يعني أو سياسة هيوادان تراك الحكي بيده أو سياسة أنا براكان مستوي وش تدري شيء داتهم كومال داتهم ورد لدا وزارة بازرگانی وشازی باعث زور زور مناسبت هذا كيف كومبانيا كان إذا تكردني أو أما دولة تري مترسية عندي كومبانيا هي عبد الحكيم شازانة تنات أو جزء بكارين أو جزء ولا تكردني تنها يعني بروجة بازرگانی كان بداخل باكستان وايكبر ما تسيك إيه صار تعليمات جدا ممنوعة أو إلى كومانيا بس بدأ آخر الجوالي نوع ممنوع بل إنه آخر موضوع هو صورة جديد كل الأواني كهيا يعني أوي كهيا أو الجوالتين يعني هم يسمون أماجيد يعني أبدا لا يمهل بين بندرشو شيخان أنا أشكال أكبركم يعني أي شيء زي بكارة ما الجوالتين كان سابق مرات وبروجي بردرشش بياني زيبو بردرش إن شاء الله بس في الكشف كذا بس تعرف خوش بس يعني پرۆژەی بەرپرسانە ها والله من زور دراسة زور سكر براسي بداخل يعني كل سنة موضوعات دراسة زور كما بلغ عرب راسي يعني زور دراسة زور خطرنا يعني يجلس ثاني كفاز كان ريك برام برنبتي بقى يعني زور بس دي لسه سنة كتاب يقرأته كرديش يعني شوال استدلين يعني براسي جيجا زور نفسية دکتۆر زاوان ئاخر پرسیار سپاسانەکەم دەست خۆش کاکسەرمان بەڕاستی بابەتێکی زۆر بەپێ بوو وە لە کاتی خۆیان بوو طبعا لەم وایە مەسەلەی ئاو حەزڕیە بە لەی دەستوری عێراق حەزڕیە هیچێک لەو شتانەی کە حکوومەتی عێراق ئەڵێ دەسی بەسەر بەندەوە حەزڕیە انترناشنال لا لا ريفر اواني كان ديو دولة خسري أو مشترك لناوي مشتركەکەی عبارة نيو دولة كان یەکەم حەزمەکەی باسی ئاو بەکارێنێ بۆ کارەبا ئەو ئاوا چ زەرەرێکی هەیە وە کارەباش ئێستاش طبعاً ضرورە بۆ هەموو جوگەکان و ئاوەکە ضرورە ئایا چۆن بەڵەنسی بخێنە بینی ئەو دوانەوە ئەو زۆر گرنگە بتوانین کە باسی ئەوە نەکرد بەڕاستی زانی چۆن ئەو بۆ کارەبا توازنی تێکەنی سامسەر لە دوکان نامایە توربینەکان لە دەربەنی خان نامایە بەتەمان ئەو توربینەی کە ماویشە چکە سیوان هاتۆتە خوارەوە ئەوەش بۆ سەر یعنی کارەباش زۆر کەمە بێتەوە مەش زەرەرە لەو پرۆژەی کە ئێستا هەیە بۆ بەدیلەکانی چییە دکتۆر باسی سنتەرەکەتان کرد کە ئەچن دواتچوونی مەسەلەی ئاوە لژنەی باڵا چ سوودێکیان وەرگرتووە لە ریسێرجی زانکۆکان زۆر بەحوس هەیە لەسەر ئاو ئێوە چ ئیستیفادەیەک لەوانەکەن
یان ئێوە چی سوودێک بۆمانە دێنن هیچ نییە زانم بڕاوە بەڵام ئەڵم لە ئێستا بەدەزانم نییە هەردوو لای نییە یعنی بەڕاستی ئەوە زۆر لە مفاوەزاتی عێراق پێویستیان تیمی هەرێمی کوردستان بەشدار بێت جنابی دکتۆر سلێمان و ڕووی لەگەڵ بەحسەکان ئیشیان کرد لەسەر لایەنە قانونی نێودەوڵەتی یعنی یارمەتیمان چونکە احتیمالمان لەسەر زانکۆ کرد بۆی کە ئەوان بێن ئیشەکان بکەن نەک احتیمال لەسەر ڕاوێژکار و موظفەکانی کۆمەڵ عفوکەن بوورەوە و بەڵام زۆر مهمە کە تەنسیقێکی باشتر هەبێ و فراوانتر هەبێ لەبینی زانکۆکان و ئەو لجنەی باڵایە طبعا دکتۆر باسی سەدی بەخمەی کرد سوودێکی هەبێ بۆ ئایندەی ئاوی کوردستان ئەگەر بکرێت وەلە چ ئاستێکە بەرزی لامای 6 مەتر بوو زمانی سەدامە نەبوو 6 یان حتا شتێکی وە بێتە خوارەوە مەسەن بۆ 50 چ سوودێگە بێ لە ڕووی ئاویشە و لە ڕووی چۆنەڵی گشتوکان وە گەشت و گوزاریش بۆ ناوچەکە ڕاستە تەقریرێکەیە لەسەر ئەمبار بەحێکی ئاوی لە جێرایە چونکەڵن سەهلێکە هەموو ئاوەکان دێ و کۆ بێتەوە لەوێ ئایا ئەو ریپۆرتە ڕاستە چونکە ئەگەر جەنابی بۆ کرێت مەسەلەی مقایەزەی ئاو کاکە هەمێ ببڕینەوە حەلەبی هەموو مشکلەکانمان ئاو بە سیاست ئەوەی شەکەلەوەیە مقایەزەی ئاو بە سیاست یان ئاو بە موچە بەڵام ئەڵەم قەزنەوە ئەو مقایەزەش هەموو شتێک لەسەر کاکە سیاست دەر هەموو شتێکە بێ بەکاربێنی چی بکەین زۆر سپاس زۆر سپاس دکتۆر سعد حەزەکەت باش بفەکەرەوە وەڵی من ئێستا یانشێک دانیشتبوو دروستی لە کوردستان جگە لە سەرچاوی ئاوی سازگار بۆ خواردنەوە ئێمە لە چەند شوێنێک جۆرێک ئاومان هەیە کە زۆرتر بە هەم بگرن بەڕێەوە قسەکەن بە گەڕاوەکان ناسراوە مەسەڵەن لە خۆماڵە لە خۆی ئایا ئاوە وەرگیراوە تایبەتمەندیە کە لەناو کوردستانە هەبێت و بابەتێکی دیکە من هاوڕێکم لە شەریکێکی دانانی فلتەر و ئەوەی پاڵاتنی ئاو کاری دەکرد وتی چوونە ناوچەیەک لە هەورامان لە گوندێک ئاوی کانیان هەبوو وتی ئاوی کانیەکەی ئەوانمان کە بەحس دەکرد لەگەڵ ئاوی ئەو ئاوەی لە فلتەرەکەی ئێمە دەپاڵەورا چەندین قات خاوێنتر بوو ئاوەکەی ئەوان ئەوە جیا لەوەی کە مادەکانزایەکانیشی تێدا دەمایە و سوودیشی دەگەێن ئایا چۆن ئیش بکرێت لەسەر ئەم بابەت زۆر سپاس طبعا من بەڕاستی حەزم نەکرد لەسەر ئەو بابەتە قسە بکەم بەرەوەی کاکسەرمە دەستی خۆش بیتن یعنی چۆن دەڵێ بەتێن سەری لەسەر ئاسی نێودەوڵەتی و هەتا گەیشتەوە باڵێن کوردستان و بەشەکانی کوردستان قسەی لەسەری کرد قەت بە حوکمی سپۆریمەوە من ئەو بابەتە قسە دەکەم یەکدوو کاری دکتۆر ناوی نامەوە ئێمە باڵێن 25 ساڵ پێش ئێستا نامەی ماستر دکتۆرایەکەمان بەسەر شکایەتتور ئازادی لەسەر سیاسەتی ئاوی تورکیا و ئێران و سووریا و عێراق و ئینعکاسی لەسەر کوردستان و قەزیەی کوردی بوو 25 ساڵ پێش ئێستا بە حوکمی ئەوەی هەم ماسێرەکەم لەسەر دابارینە ئەو بابەتە بۆ من بابەتێکی زۆر هەستیارە حقەت بوونی یاسایەکی نێودەوڵەتی هەیە 2014 ئیقراری لەسەر کردنەوە یەکگرتووەکانەوە پاش ئەوەی کە ڤێتنام سەکی ژمارە 35 خستە باڵێن ئیقراری لەسەر کرد ئێستا یاسایەک هەیە بەڵام چێ ئیش بە یاسا دەکات وەختی خۆی زۆر کاتیوا ئەقلیمی هندیمان دەدیت یاسا قانون هەیە قانون هیچ وەزنی نیە ئێستا لە ڕۆژگاری ئێستا بەڕاستی ئەوەتە باسی مەسڕت کرد مەسڕ قەزیەی ڕووباری نیلی بردە نەتەوە یەکگرتووەکان و ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی و لەوێندە ڕەتیان کردەوە بەسەریان داداوە وتیان بڕۆ لە منەظەمەی یەکێتی ئەفریقا بڕۆ بۆ خۆت حەلیکە و پێشی هەل نەکرا بە حقیقەت لەبەرەوەی مۆزوع بابەتەکە پەیوەندی بەهێزەوەیە ڕاستە مەسڵ وڵاتێکی بەهێزە بەس ئەمڕۆ بەهێزە بەیانی ئەسیوبە بەهێزتر دەبێت سە لە ڕۆژگاری ئێستادا کە باس لە ئاوی دزلە و فرات دەکەیت و مەبەستەکە لەکوان دەمێ کوردستانەوە باسکەم هەموو قەترەی ئاوی ڕووبارەکانی دزلە و فراتەوە هەر هەمووی لە کوردستانەوە هەڵدەقڕێت بە مطلقی یعنی نییە یەک قەترە لە خارجی کوردستانەوە بی ئەمە لە کوردستانەوە گرفتی کەم ئایمان نییە بڕاستی ئێمە گرفتێشترمان هەیە گرفتی گەیاندنی ئاومان هەیە گرفتی گەیاندنی ئاومان هەیە ئێستا خەرش سلێمانی و بیسیتم مەشاکلی ئاویان بۆ دروست بووە وەکو شار
کەواتە ئێمە کەم ئایمان نییە گەیاندنی ئاوەکەمان هەیە ئەگەر تەماشای جوگرافیای کوردستان بکەوە خاشی کوردستانەوە طبعا لە پێشخابوورەوە زەی دزلت هەیە تۆزێک دەی خابوورت هەیە دێ خوارە زەی بادینان و زەی گەورەت هەیە تۆزە دێتە خواتە زەی گچکەت هەیە دوای ئاوەسپیت هەیە دوای ئاوی سیروانت هەیە دوای دێ قۆڕەت و ئەواسان و ئەوەندت هەیە هەموو ڕووبارە پارچە کوردستانی پارچە کردیە ئێستا لە کوردستان و ئاوی ژێرزەوی زۆر دابەزیە سەبەبەکە چییە دەستیان بۆ بردیە ئاوێکت هەیە بە فیڕۆ دەڕوازن ئاوێکیشت هەیە ملیۆنەها ساڵە دڵۆپ بە دڵۆپ دروست بووە ئێستا دێ بە کەیفی خۆی بەکاری دەینێتن بۆ بارهمێنانی باوڵێن گەرموجۆ ئەخی گەرموجۆ لە وڵاتەیمە بە ئاوی ژێرزەوی ناکرێت بە حەقەت بە ئاوی سەرزەوی دەکرێتن ئاوی سەرزەویش هەیە فەرموو بیگوازەوە ئێستا و مەشروعی کە ئێستا هەیە 480 میلیارد دلاری تەکلیف کرێت 480 میلیۆن مەتر مکعب ڕۆژانە ئاو دەگواستەوە دەوەرە من دێم دوو مەشروعیکەوا دروست دەکەم بۆ منطقی دەشتاییەکە بزانە هەموو دەبژێتەوە دەبێتە مەشروعێکی گا بۆ تورکیایاننا بە حەقە شتێک هەیە زۆر گرنگە دوسێ شت هەیە زۆر گرنگە یەکەم تورکیا مەشروعێکی یەکجار زل و زەبەرەحی دروست کردێ لە ساڵی 75 و هەتاوەکو ئێستاش بەردەوامە بەڵام مەشروعەکانی ئێران گچکەترە بە زۆر ترسناکترە زۆر ترسناکترە لەمی وەگرن لە 15 ساڵی پێناگرێ یەک قەترە ئاو لەو دیوە بێتە ئەو دیوەی لەبەر ئەوەی بە جێرەی مێترین ئێستا توێژینەوە کرایە لەسەر ئاسی نێودەوڵەتی ئێرانیەکان خۆیان کردیتیانەوە دەڵێن نەعەدالیەتێک هەیە لەو دیوی لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە ئەو ئاوەی هەیە دەگوازرێتەوە بۆ ناوجەرگەی ئێران ئەوە وا دەکاتێت خەڵکی ناوچە کوردنشینەکان بە تایبەتی تووشی کۆز بن بۆچێ دەرێن بڕۆن بۆ خارجی کوردستانەوە ئێستا کوردستان تەفریق دەکرێت ناوچە دەشتایەکان تەفریق دەکرێت ئاوەکەی دەگوازرێتەوە منطقەی گەرمەسێری پرۆژەی ئابی گەرمەسێری ئێرانی ڕۆژ بە ڕۆژ دەگوازرێتەوە ئەوێن دەرێ کۆچیان دەست پێ کردی خەڵکەکەی بێ ئیش دەکەنەوە خەڵکەی لادەکانی ئاوەکەی دەگواستەوە ئاوەکەی لێ بگواستەوە بۆ ناو خۆی بباتن ڕەحم بە خەڵکی خۆی نەکات تۆ ڕەحم بە من و بە تو دەکاتن ئەمە حاڵەتێکە بەڕاستی زۆر ئەوەیە باسی گۆڕانکاری ئاوهەوا دەکرێتن ئەو گۆڕانی ئاوهەوایە کە هەیە لە هەموو دنیا مەوجودە هەیە بەڵام یەک تاکە هەرێن لەسەر ئاسی هەموو دنیا گەورەترین زەرری پێدەکەوێتن ئەویش ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاستە سووریا و عێراق و بەشێک لە ئێران و بەشێک لە تورکیا بۆی ئاوەکە بارانەکە دادەبەزی هیچ هەرێمێک نییە لەسەر ئاسی نێودەوڵەتی وەکو کوردستان خراپی بەسەر بێتن لە گۆڕانی ئاوهەوا لە ساڵی 41ەوە هەتا ساڵی 91 هەتا ڕۆژی ئینتیفازەی تێکڕای باران لەو دەشتەی هەولێرێ 449 میلیم بووە لە 91ەوە هەتاوەکو 2009 داوەزی بۆ 411 میلیم ئێستا ناگاتە 400 ئێستا ناگاتە وشکە ساڵیش بە بەردەوام من ئەو ڕۆژە لە تەلەڤیزیۆن باسم کرد هەندێک هێرشی کراسەرم هەتا مانجی دووی ساڵی 2026 پێدەچیتن باران وشکە ساڵیمان بە مطلقی هەیە یعنی ئێستا نا مانجی ئەو مانگا یەک قەترە باران بە حساب ناباری مانجینۆ ئێمە مانجینۆ بارانمان دەست بە تایبەتی لە منطقەی کوێستان و منطقە شاخاویەکانەوە مانجینۆ مانجی دە و مانجی یازدە و مانجی دوازدە و مانجی یەک و مانجی دوو داتای ئۆپن سۆرس مەوجودە و هەیە احتیاجی ئاماژە بەوە دەکاتن کە تێکڕای باران بارین لە منطقەی کوردستان و لەو هەولێرەی لە خوار تێکڕا گشتەکەی دەبێتن بە ڕێژەی 45-50 باشە اینجا ئەوە بزانە چ کارەساتێکی لێ دەکەوێتەوە لە کاتێکدا ئێران ئاوی بڕیەوە ئاوی پارەکەت بەکار هینایە بارانیش کەم دەباریتن پێویستیشت هەیە بەڵام خەڵک هەیە زۆر هین ئەو ڕۆژە سەر و کۆماریش باسی کرد یعنی نازانم خەڵکێک هەیە بە حساب پسپۆرە کاکە تو ئاو لە 170 لە بۆ کشتتوکان بەکاردێ ئەو ئاوەی خەڵک بۆ شار و شارۆچکەکان بەکاردێ نسبەشی زۆر کەمە لە 150-6 ناکاتە هیچ لە 180 تەمان لە عێراق لەوانەیە لە 190 بی بەڵام درێ لە 170 بەڵام لەوانەیە 90 کیلۆ کشتتوان یەک هێکتەر لەو عێراقی 15,000 متر مکعب ئاوی دەدرێتەوە بۆەوەی کشتتوکاڵ بکاتن لە کاتێکدا پێویستی بە 2,000-3,000 متر مکعب هەیە بزانێت چ خەسارەتێک هەیە لە لای خۆمانەوە بە مەڕەشە ئەوەی مەڕەشە بەکاردێن ئینتازی باشترە لەوەی کەوا ئەوها کابرا ئەوەی دەکاتن بۆیە کارەساتەکە هەر کارەساتێک نییە بەڕاستیتان پێبرێم لێش یعنی بەڕاشکایی بیرێنەوە پرۆژەکانی ئێران سیاسەتی ئاوی ئێران تەسیل لە کوردستان دەکاتن لە ڕۆژگارێکی دوور و نزیک دژمنکارێکی زۆرمان لۆ دروست دەبیتن لەگەر ناوەڕاست و باشووری عێراق لەگەر حکوومەتی عێراق تەحدیدە زۆر سپاس ئێمە
تنانەت مۆزەش باسی تنانەت کێشەی شەکەنی بارەبانی تنانەت پیاوەدەداتەش ناکەم هەست بە کەمی بارەباری سەڵەڵات پرۆژەیەکی زۆر کەم بارەباری کە هەمووەش کێشەی کەمی سەرچاوەکانی ئەو تەنها هێم کوردستانمان نابێت بۆ من ناتوانین لەڕێگەی هەڵا کۆنەڵەکەی وەزیر سلێمانتەرێنی شێوەکانی هەڵا بدەین بۆی بەرگێران بەتایبەتیە هەردوو ڕووباری دیژان دەباکووری کوردستانی شێوەکەڵبن بۆی کارنووسێک لە بەرامبەر کورسیان ئێران بۆی کارچەوی یاسەکان نێودوڵەتیدا یان ناچارتر بووی کە ئاو لەسەر عەراق من ماوەیەک بەر لە ئێستا شتێکم خوێندەوە کە لە پەنجابی هیندستان هەستاون بەدانانی سیستەمی تاقەی شەمسی لەسەر ڕووبارێک بۆ ئەوەی کارەگیری بکەن لەوەی کە ئەوەکە ببێ بە هەرموو کارەباش بەکاربهێنرێتن. ئایا دراسە کراوە بۆ ئەو حاڵەتە و تا چەند سەرکەوتووە ئەگەر سەرکەوتوو بێ دەتوانین لە کوردستان جێبەجێ بکەین یان